بسم الله الرحمن الرحيم. کتێبخانەی دەنجی ڕۆشنایی. ناوی کتێب باڵاپۆشی ئافرەتی مسلمان. نووسینی نەوا محەممەد سعید. چاپکردنی نووسینگەی تەفسیر. دیزاین جومعە سەدیق کاکە. خەتی بەرگ نەوزاد کۆیی. چاپی نوێم ژماری لاپەڕە 143 لاپەڕ. خوێندنەوەی محەممەد کۆیی. کارە دەنجەکان هاوکار محەممەد حەسەن. وتەیەکی زۆر پێویست. لاپەڕە 6. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأن محمدا عبده ورسوله. أما بعد، لكاتك دا أمنا ملكيدا نسري وڵاو دەکرێتەوە جیهانی ئیسلامی بەیەکێک لە قەیران هەستیارەکاندا گوزەر دەکات کە ئەویش قەیرانی باڵاپۆشی و بە هەڵە حاڵی بوون لە چەمکی ڕاستەقینەی باڵاپۆشی واتە حیجابە کە بۆتە پەتایەک گشت وڵاتانی موسڵمانانی گرتۆتەوە، لەوانەش کوردستانی خۆمان کە دەبێنرێ ئافرەت خۆی داپۆشیوە و باڵاپۆشی کردووە، بەڵام باڵاپۆشیەک کە لەگەڵ یاسا و ڕێو شوێنی خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم تێک ناکاتەوە، باڵاپۆشیەکە کە حەز و ئارەزوەکانی فەرماندەوزاڵە، باڵاپۆشیەک بەناو پۆشتەیە بەڵام نیمسەڕوتە کە کەمێک لە سینگ بەڕووتی و بەزەخی و ئەندامی تری لەش بەدەرەوەیە، باڵاپۆشیەک و پۆشاکێکە کە گشت مەرزەکانی تێدا نەهاتۆتە دی و سەرنج ڕاکێشەر و مەیلدەری پیاوانە. دیارە خەڵک بەگشتی و ئافرەتان لە چەمک و تێگەیشتنی باڵاپۆشی بە هەڵە و خوار و خێتی حاڵین. پێوەرلایەن پێوەری حەز و مۆدەیە، نەک قورئان و سونەت، نەک ڕەزامەندی خوا و بەدەستهێنانی بەهەشت. هەر بۆیە پۆشاک و جلوبەرگ و باڵاپۆشیان بە چەندان شێوازی بڕین و مۆدەی ناشەرعیەوە دەبینرێ کە جیاوازی زۆری لەگەڵ پۆشاکی تردا نییە. لەو جۆرە پۆشینانش سەرپۆشێکی عادەت پۆشراو لەگەڵ چاکەت و پانتۆڵ، لەبەرکردنی پانتۆڵی تەسک و بەدی و سەرپۆشێک کە سینگ و بەرۆک بە زەقی دیار دەخات، لەبەرکردنی تەنورەیەکی تەسک و بلوزێکی تەسک کە جەستەی دەردەخات لەگەڵ سەرپۆشێک کە بە پشتەوەی شۆڕ دەکاتەوە، یان لەبەرکردنی جبەیەک کە سەرپۆشەکە بە دواوەدا شۆڕ دەکاتەوە و سینگ و بەرۆکی بە زەقی دەردەخرێت، یان جۆرە جبەیەک دەپۆشرێ کە تەسکە و بەرزی و نزمی جەستەی و سمتی بەدەردەخات. ئەمە و شێوازی تریش کە لەگەڵ مەرجە شەرعیەکانی باڵاپۆشی تێک ناکاتەوە و بە پێوەری قورئان و سونەت بە باڵاپۆشی شەرعی هەژمار ناکرێت و گاڵتەکردنە بە پۆشاکی شەرعی کە فەرمودەی ڕاست و مەشهورەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەریان جێبەجێ دەبێت کە دەفەرمێ صنفان من أهل النار لم أرهما قوم معهم سياط كأذناب البقر يضربون بها الناس ونساء كاسيات عاريات مائلات مميلات رؤوسهن كأسنمة البخت المائلة لا يدخلن الجنة ولا يجدن ريحها. رواه مسلم عن أبي هريرة. واتا دوو پۆل خەڵک کە دۆزەخی نەمبینیون، پۆلی یەکەمیان کەسانێکن کە قامچیان بەدەستەوەیە و پێی لە خەڵکی دەدەن، پۆلەکەی تریش ئافرەتانێکن کە جلیان لە بەرە و ڕووتیشن، بەلەنجە و لار دەڕۆن، پیاوان بۆ لای خۆیان ڕادەچێشن، قژی سەریان وەک پشتی حوشتر لە سەریان و پشتی سەریان بەرز دەکەنەوە و کۆی دەکەنەوە و گەورەی دەکەن. ئەم جۆرە ئافرەتانە نەدەستنە بەهەشت و نەبۆنیشی دەکەن. کەواتە بەپێی ئەم فەرمودەیە مائیلات و ممیلات بەلەنجە و لار دەڕۆن و سەرنجی پیاوان بۆ لای خۆیان ڕادەچێشن، ئەو ئافرەتە باڵاپۆشانەش دەگرێتەوە کە خۆیان نمایش دەکەن، گوایە عەرض الئەزیائی باڵاپۆشی دەکەن لە بەردەم پیاوی بێگانە و بەخشکردنی لە کەناڵە ئاسمانیەکان. ئەو ئافرەتە بەناو باڵاپۆش و ئەوانەی سەرپەرشتیان دەکەن با بزانن وەبەر ئەم فەرمودەیە دەکەون کە دەفەرمێ نەدەستنە بەهەشت و نەبۆنیشی دەکەن. دەبا ئەوانە گەڕاز دەکەن ئیماندارن با لەخوا بترسن و پەشیمان ببنەوە، داوای لێخۆشبن لەخوا بکەن لەسەر ئەم گوناهە گەورەیە. ئەو شێوازانەی کە باسکران گشتی تێنەگەیشتن و سنوور بەزاندنی یاسای خوایە و لاڕێبوونە لە چەمک و مەفهومی ڕاستەقینەی باڵاپۆشی کە بریتیە لە داپۆشینی هەموو جەستە بە قوماشێکی فراوان هەر لە تۆقی سەرەوە تا پێیەکان بەبێ دەرکەوتنی هیچ بەشێک لە ئەندامی جەستەی ئافرەت جگە لە دەموچاوی و هەردوو دەستی بەبێ مەکیاجکردن.
جا بۆ ئەوی خوشکان و دایکان و مسلمانان بەگشتی لە حەقیقەت و مێژوو پێناسە و بەڵگەی فەرزی باڵاپۆشی شارەزابن و پڕزانست بن ئەم نامیلکەیان دەخەینە بەردەست تا بۆ ڕۆشنبینی و بەرچاوڕوونیەوە کە تەلۆکی پۆشاکی ڕاستەقینی ئافرەتان لە ژیانی ڕۆژانەدا لە کاتی چوونە دەرەوە وەک ئەرکێکی خوایی جێبەجێ بکرێ و بناسرێت. بۆ زانینی هەمووان لەم چاپەی ئەمجارە بۆ ئەوی ئافرەتان زیاتر لە مەسەلەی باڵاپۆشی شەرعی شارەزابن بە باشم زانی وێنەی باڵاپۆشی شەرعی و ناشەرعی لەگەڵ ڕوونکردنەوەی دەقەکان بخەمەڕوو. دیارە بە وێنە کاریگەری زیاتری دەبێت و بیان و ناهێڵێ. لە خوام داوایە دڵی هەمووان بە تایبەتی ئافرەتان گوشاد و ڕۆشن بکات و ملکەسی فەرمانەکان بن تا ئاەتەکانی خۆی پیادە بکرێ بشمان کات بە نمونەیەکی زیندوو جوانی ئیسلام پێوەریش تەنها قورئان و سنت بێت و نەک حەز و ئارەزوو. نەوا محەممەد سعید 24 ڕەمەزانی 1438 بەرامبەر بە 19 6 2017. مێژووی باڵاپۆشی لاپەڕە 13 لەو گومان و خەیاڵە پوچ و باوەی هەیە بە تایبەتی لای ڕۆژئاواییەکان ئەوەیە کە باڵاپۆشی و حیجابی ئافرەتان سیستەمێکە ئیسلام دایهێناوە کە نە لە پێش ئیسلام هەبووە نە لە دوورگەی عەرەب و نە لە شوێنی تر هەبووە. وای لێ هاتووە لە لای ئەوان ئافرەتی باڵاپۆش و محەجەبە واتە ئافرەتی مسلمان یان ئافرەتی تورکی کە لە ڕوانگەی ئەوانەوە نوێنەرایەتی ئیسلامی دەکرد لەبەر ئەوەی تورکیا خانەی خەلافەت بووە. تێبینی باڵاپۆشی لە تورکیا ناوبانجی دەکردووە و بڵاو بووە نەک لەبەر ئەوەی نەریتێکی تورکیە وەک ئەوانەی بە هەڵە و بە گومانەوە وا حاڵی بوون، بەڵکو باڵاپۆشی وەک دادەیەکی پابەندبوونی ئافرەتە تورکیەکان بوو بە ئیسلام کەواتە باڵاپۆشی لە تورکیا تەنها هی ئیسلام بووە. تورکەکان تەنها لە میانە و لە ڕێی ئیسلامەکەیانەوە پێی ئاشنا بوون چونکە ئەوان لەو گەلانەیان وەرگرت کە لە ئیسلامەوە فێربوون و ئیسلام باڵاپۆشیان لەسەر فەرز دەکات. پاشان باڵاپۆشی بە هەر شێوەیەک بێت و بە درێژایی ڕۆژگار ئەسڵێکە لە گشت جیهانی ئیسلامی ڕەچاو کراوە نەک تەنها لە تورکیا. دەگەڕینەوە سەرباسەکەمان. ئەم گومان و خەیاڵەش نەزانی ئەوان بەدەردەخات نەک تەنها بەڕاستیەکانی خودی ئیسلام بەڵکو بەڕاستیەکانی مێژوو و دەقەکانی ئەو کتێبە ئاینیانەی کە بۆی دەمارگیرن و هەوڵ و کۆشش ناکەن کە بیخوێننەوە و پێدابستنەوە بە تایبەتی تەوڕات و ئینجیل. جا هەر کەسێک کتێبەکانیان بخوێنێتەوە بۆی دەردەکەوێ و دەزانێت کە باڵاپۆشی ئافرەتان لە نێوان عیبرانیەکان لە سەردەمی ئیبراهیم عەلەیهی السەلامدا باو بووە، تەنانەت لە سەردەمی سەردەم پێغەمبەرەکانیان باو بوو هەتا دەرکەوتنی نەسڕانیەت. لە کتێبەکانی ئەلعەهد القەدیم و وەلجەدیددا چەندەها جار ئاماژە بە ڕووپۆشی کراوە. ئەوە تا لە ئیصحاحی 24 لە سفر تەکویندا هاتووە کەوا ڕیفقە چاوەکانی بەرز کردوتەوە. ئیسحاقی بینیوە جا لەسەر وشترەکەی دابەزیوە و بە کۆیلەکەی گوتووە ئەم پیاوە چێیە کە لە چێڵگە دەڕوا و دێت بۆ دیدارم. کۆیلەکە گوتی ئەوە گەورەمە. جا ئەویش بە پەچە ڕووی خۆی داپۆشی. هەروە لە ئیصحاحی 38 لە سفر تەکویندا هاتووە کە ثامار ڕۆیشت و لە ماڵی باوکی دانیشت. جا کەمەوەیەکی درێژی خایند پۆشاکی بێوەژنی داکەند و ڕووی بە پەچە داپۆشی و خۆی پێچایەوە. لە ئیصحاحی سێم لە سفر ئەشعیا هاتووە کە خوا سزای کچانی صهیۆن دەدات لەسەر خۆ بە دەرخستنیان بە ڕازاوەی و شانازیکردنیان بە خڕنگە و زرنگەی پاوان واتە خڵخاڵەکانیان. هەروەها لە بۆلس لە نامەکەی کۆرنثوس یەکەم دەڵێ ڕووپۆش واتە نیقاب بۆ ئافرەت شەڕەفە. ئافرەت لە لای ئەوان کاتێ بگەیشت بە پیاوی بێگانە پەچەی دەپۆشی. کڵێسە لە سەدەکانی ناوەڕاستدا لایەکی بۆ ئافرەتان تایبەت دەکرد تاوەکو تێکەڵ بە پیاوان نەبن. ڕۆژگارێکیش کڵێسەی ئەرثۆدۆکسی بڕیاری بێبەشکردنی ئافرەتیدا کە مافی لە کۆمەڵگادا هەبێت. جا لەسەری یاساغ واتە منع کرد کە ئامادەی کۆڕ و کۆبوونەوە و داوەتی نانخواردن ببێت. باڵاپۆشی لەسەر پێویست کرد بە بێدەنجی و بە ئارامیەوە هەروە بڕیاریدا کە ئافرەت هیچی بۆ نییە تەنها بەرفەرمانی مێردی بێ و کاری ڕستن و چنین بکات و چێژ دروست بکات. ئەگەر لە ماڵیش دەرچوو دەبێ خۆی دابپۆشێ هەر لە تۆقی سەریەوە تا پەنجەی پێیەکانی. هەر بۆیە ئاسەواری باڵاپۆشی لە پۆشاکی ئافرەتە ڕاهیبەکانی دیانەکان بە ئاشکرا بەرچاو دەکەوێت یان لە کاتی ئاهەنگی بوو گواستنەوەدا کە ڕووی بووکی دیانەکان بە تارە و پەچەکی تەنکەوە دەپۆشێ. ڕەنگە ئەمەش پاشماوی ئاینیان بێت. عەرەبەکان لە سەردەمی جاهیلی پێش ئیسلامدا باڵاپۆشی و ڕووپۆشی لە ناویاندا باو بوو کە ڕەنگە پاشماوەی ئاینی ئیبراهیم بێت کە عەرەبەکان وەریان گرت بێت.
هەروەک خەتەنەکردن و هۆزەبانە واتە عەقیقە و شتی تریان وەرگرتە بوو. لە هەمان کاتیشدا دەموچاو دیارخستنیش هەبووە کە ئەمە حاڵی زۆرینەی کچانی عەرەب بوو. هەروەها چەندەها شێوازی جۆرا و جۆری خۆ دەرخستنی ئافرەتان بە ڕازاوایی واتە تەبەڕوجیان تێدا بڵاو بووە، وەک خوای گەورە باسی کردووە کەوا تەبەڕوج الجاهلیەة الأولایە کە دەفەرمێ وقرن في بيوتكن ولا تبرجن تبرج الجاهلية الأولى واتە وەک دەورانی زەمانی پێشوو جوانی و ڕازاوەیی خۆتان نیشان مەدەن. ئەو کات ئافرەتان پۆشاکێکی مرواریداریان دەپۆشی بە ناوەڕاستی ڕێگادا دەڕۆیشتن و خۆیان بۆ پیاوان نمایش دەکرد. هەروە پۆشاک و کاڵای ئافرەتانی سەردەمی جاهیلی تەنک و شاش و بریسکەدار بووە. هەروەها پۆشاکێکیان هەبوو کە پێی گوتراوە ئەددەثار واتە داپۆشەر کە باڵاپۆشیەک بۆ گشت جەستەی داگرتووە کە ئافرەتە تا ناوەڕاستی دەیبەست و نیوەکەی تری شۆڕ دەکردەوە. بەڵگەی فەرزی باڵاپۆشی. لاپەڕە 18 لەم ڕۆژگاری ئێستادا کەسانێک پەیدا بوون بە مەبەستی گومان دروستکردن نکۆڵی لەوە دەکەن کە لە قورئاندا دەقێک هەبێ باز لە باڵاپۆشی بکات یان بەو زاراوەی خۆیان کە دەڵێن دەق نەهاتووە باز لە حیجاب بکات کە ئافرەت خۆی دابپۆشێ. ئێمەش دەڵێن بەڵێ بە دەقی ئاەتی قورئان هاتووە کە لە وشەی حیجابیش بەهێزترە کە ئەویش جیلبابە کە ئەویش ئەو قوماشەیە بەسەر پۆشاکدا دەهێنرێتە خوارەوە و کە پێی دەڵێن عەبا. بۆیە بە پێی دەقی قورئان باڵاپۆشی لەسەر ئافرەتی موسڵمان فەرز و پێویست کراوە وەک خوای گەورە دەفەرمێ يا أيها النبي قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين يدنين عليهن من جلابيبهن ذلك أدنى أن يعرفن فلا يؤذين وكان الله غفورا رحيما. واتا أي پیغمبر بەژنەکانت و کچەکانت و ئافرەتانی بڕواداران بڵێ عەباکانیان بەسەر خۆیان دەبێننە خوارەوە بە شێوەیەک کە تەواوی سەر و مل و جەستەیان دابپۆشێ. ئەو خۆداپۆشینەش لە بارترین شتە کە ئێوە بەداوێن پارێزی بناسرێن و بەر قسە و بوختان نەکەون و ئازار نەدرێن. هەمیشە خوا چاوپۆشی کارە لە بەرامبەر ئەوانەی کە پێشتر درێخیان هەبوو بێت و میهرەبانە کە حەڵاڵ و حەڕامی بۆ ڕوون کردوونەتەوە. ئەم ئاەتە وەڵامێکی بێگومانە بۆ ئەو کەسانەی کە دەڵێن حیجاب و باڵاپۆشی نەریتێکی عەرەبەکانە. عەرەب حەزیان کردووە کە ژنەکانی خۆیان دابپۆشن، بەڵام ناوانیە گەر ئەم قسەیە ڕاست بە ئەوە خوای گەورە دەیفەرموو ئەی پێغەمبەر بە ژنەکانت و کچەکانت و ژنی عەرەبەکان نیساء العەرەب بڵێ، بەڵام فەرمووی بە ئافرەتانی بڕواداران نیساء المؤمنین بڵێ. دیارە ئافرەتی بڕواداریش گشتیە و ئافرەتی هەموو نەتەوەیەک دەگرێتەوە کە بڕوادار بێت نەک تایبەت بە عەرەب بێت، کەواتە قسەکەیان بێبەڵگە و پوچ دەرچوو. هەر لێرەوە دەمەوێت ئەو بوختان و گومانانە لەسەر دایکی خۆشەویستمان خاتووە عایشە ڕەزای خوای لێبێ بڕەوێنمەوە کە کەسانی وا هەن شیعە ئاسا بوختانی بۆ دەکەن گوایە خاتووە عایشە لە جەنجی ئەلجەمەلدا سەری دانەپۆشیوە. لێیان پرسیوە بۆچی سەرت دانەپۆشیوە؟ ئەویش گوتوویەتی ئەمە بۆ کاتێکی دیاری کراو بوو. لە ڕاستیدا ئەم جێڕانەوەیە بوختانە و هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە، هیچ ئەسڵ و بنەمایەکی نییە و هەڵبەستراوە. لە هیچ سەرچاوەیەکی باوەڕپێکرا و ڕاستدا ئەم جێڕانەوەیە نابینی. ئەوانش کە دەڵێن لە قورئاندا بە هیچ شێوەیەک نەهاتووە بڵێ ئافرەت سەری داوپۆشێ، بەڕاستی ئەم قسەیە قسەیەکی بێمانەیە و نیشانەی نەزانینی خاوەن قسەکەیە و نیشانەی شارەزانەبوونیەتی بە ئاەتەکانی قورئان و نەبوونی زانستە لەمبارەیەوە. جابۆ ئەوەی ئەو کەسانە شارەزا بکەین و ئاشنایان بکەین کە بەڵێ لە قورئاندا کە فەرمان بە ئافرەتان دەکات سەر و سینگ و بەرۆچیان دابپۆشن، ئەدی ئەوە نیە خوای گەورە دەفەرمێ وقل للمؤمنات يغضضن من أبصارهن ويحفظن فروجهن ولا يبدين زينتهن إلا ما ظهر منها وليضربن بخمرهن على جيوبهن. بأفرة بڕوادارەکان بڵێ با چاویان دانەوێن و داوێنی خۆیان بپارێزن و جوانی و ڕازاوی خۆیان وەدەرنەخەن،
مەگەر ئەوانەی دەردەکەون واتە دەست و دەم و چاو بالەچک و سەرپۆشەکانیان بدەن بەسەر سینجیان تا گەردن و سینگ و بەرۆچیان دەرنەکەوێ کەواتە دەرکەوت خوای گەورە لە قورئاندا فەرمانی بە ئافرەت کردووە سەر و سینەی دابپۆشێ بەڵام جەیداخە زۆر لە ئافرەتە موسڵمانەکانی ئێستا سینە و یەخە و بەرۆچیان بەڕەڵا دەکەن و سەرپۆشەکانیان لە ملیان دەبەستن و بە پشتەوەیان شۆڕ دەکەنەوە سینجیان بە دەرپەڕیوی و زەقی بەدەردەکەوێ کە چاوی پیاوانی بۆڕا دەچێشێ دەمەوێت ئافرەتان بەوە ئاگادار بکەم کە سینگ و بەرۆچیان شوێنێکی زۆر حەساس و هەستیارە کە پیاوان وا لێ دەکات سەرنجیان بۆی ڕابکشێ هەر بۆیەش خوای گەورە فەرمانی کردووە بە داپۆشینی دیارە لەم ئاەتەدا وەلیەضریبن بخمورهن على جیوبهن وشەی خومر کۆی ئەلخیمارە وشەی ئەلخیماریش لە زمانەوانیدا واتە تەنها سەرداپۆشین وەک شێخ محەممەد ناسڕەدین ئەلبانی گوتوویەتی سۆراغی گوتە و قسەکانی زانە پێشین و پاشینەکانم کرد لە هەموو پسپۆریەکاندا بینیم ئەوان هەمویان کۆڕان لەسەر ئەوەی کە ئەلخیمار بریتیە لەسەر پۆش لە فەرمودەی پێغەمبەر صلى الله عليه وسلم دا هاتووە کە أن أسماء بنت أبي بكر دخلت على رسول الله صلى الله عليه وسلم وعليها ثياب رقاق فأعرض عنها وقال يا أسماء إن المرأة إذا بلغت المحيض لم تصلح أن يرى منها إلا هذا وهذا وأشار إلى وجهه وكفيه واتا ئەسمای کچی ئەبوو بەکر چووە ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە پۆشاکێکی تەنشی پۆشی بوو پێغەمبەر صلی الله عليه وسلمیش پشتی تێکرد و فەرمووی ئەسما ئافرەت گەر خوێنی بێنوێژی بینی گەر بلوغی بوو بۆی دروست نییە جگە لەمە و لەمەی دەربکەوێ ئاماژەی بۆ دەست و دەم و چاوی کرد جا لەم بڕیارانەی خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم دەرکەوت کە باڵاپۆشی و خۆداپۆشین فەرزە لەسەر هەر ئافرەتێک کە بلوغی بوو بێ و شایەتمان بێنێ و نوێژەکان ئەنجام بدا و ئەرکەکانی ئیسلام پیادە بکە جا ئەم دوو ئاەتە و فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەربارەی باڵاپۆشی بیان و بڕی ئەوانەیە کە داوای بەڵگەی فەرزیەتی باڵاپۆشی دەکەن پێناسەی باڵاپۆشی لاپەڕە 25 ابن العربی المالکی لە تەفسیری فەرمایشتی خوای گەورە يدنين عليهن من جلابيبهن گوتوویەتی خەڵک دەربارەی جیلباب لەسەر چەند بێژە و لەفزێکی لێک نزیک جیاران بەڵام ئەوەی جێی متمانە و پشتبێبەستنە ئەوەیە کە جیلباب ئەو پۆشاکەیە جەستەدا دەپۆشێ دەکرێت شێوازی جیلباب بە پوختی پێناسە بکەین و بڵێن بریتیە لە پۆشاکێکی پان و فراوان کە لەسەر جل و بەرجی ئافرەت لەبەر دەکرێت کە هەر لە تۆقی سەریەوە تا پێیەکانی دادەپۆشێ کەواتە جلباب بەپی ئەم پێناسەیە بەو عەبایە دەچێت کە لە ناو ئافرەتانی عێراق باو بووە و ئێستاش هەندێکی دەیپۆشن کە ئافرەت لەسەر جل و پۆشاچیەوە خۆی پێوەردەپێچێ و خۆی پێدا دەپۆشێ کەواتە بەپێی ئەم هەموو پێناسە و ڕای زانە و شەڕعناسانە دەکرێ بڵێن جیلباب کە لە قورئاندا هاتووە و دەبێ ئافرەتی بڕوادار خۆی پێدا بپۆشێ بریتیە لەو قوماش و عەبایی کە بەسەر سەرپۆش و جلوبەرگ و پۆشاکی ئافرەتاندا شۆڕ دەکرێتەوە لەبەر ئەوە پێویستە ئافرەتی بڕوادار لەوە تێبگات کە عەباپۆشین وەک لە ئاەتەکەدا هاتووە يدنين عليهن من جلابيبهن فەرمانێک و بڕیارێکی خوایە دەبێ ئافرەتی بڕواداری ڕاستەقینە و لە خوا ترس و بەهەشتویست لەسەر خۆی جێبەجێ بکات لە گشت کات و ڕۆژگارێک کە نابێتە نازولی لەسەر بکات ڕەنگە بگوترێ عەباپۆشین دەبێتە کۆسپ و لەمپەر لە بەردەم جوڵانەوە و هەڵس و کەوت و مامەڵەی ڕۆژانەی لە دەرەوەی ماڵدا بەتایبەتی لە فەرمانگە و شوێنە ڕەسمیەکان بەڵام ئەمە نابێتە بیانووی نەپۆشینی عەبا چونکە بەکردەوە و واقع دەبینین ئافرەتی عەباپۆش لە پەرلەمانی عێراق ڕۆڵی خۆی دەبینێ لە وڵاتی ئێران تەنانەت ڕۆڵی ئەفسەری پۆلیسیش دەبینێ کە کارێکی قورس و زەحمەتە چ جای لە زانکۆ و فەرمانگەکاندا ئافرەت دەبێ لە ژێر پۆشاک دەرپێ و پانتۆڵ لەبەر بکات لاپەڕە 29 دیارە ئافرەتی موسڵمان کە جلوبەرجی حشمەت و داوێن پاچی دەپۆشێ پێویستە لە ژێر جلەکەی دەرپێ و پانتۆڵ لەبەر بکات چونکە ئافرەت پۆشتەتر دەکات و لە کاتی خلیسکان و سواربوونی ئۆتۆمبیلدا قاچ و عەوڕەتی لە دەرکەوتن دەپارێزێ بەڵام دەبێ پۆشاک و جلەکە پانتۆڵەکە دابپۆشێ و پانتۆڵەکە دیار نەبێ
وەک دەردەکەوێ هەندێ ئافرەتی باڵاپۆش پانتۆڵ لە ژێر جلەکەیان لەبەر دەکەن بەڵام چەند قۆبچەیەکی پۆشاکەکەیان دەکەنەوە بەمەش پانتۆڵەکە بە دیار دەکەوێ و دەبێتە مایی جێی نەزەری پیاوان کە ئەمەش جایز نییە. جا لەم بارەوە فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتووە ئەوەتە ئەبوو هوڕەیرە ڕەزای خوای لێبێت گوتوویەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی رحم الله المتسرولات من النساء واتە خوا ڕەحم و بەزەیی بەو ئافرەتانە بکات کە دەرپێ و پانتۆڵ لە ژێر پۆشاچیان لەبەر دەکەن. رواه الحاكم في تاريخه والبيهقي في شعب الإيمان. دیارە سیروال کە لەم فەرموودەیە هاتووە بۆ داپۆشین واتە سوترەیە. سیروالیش واتە پانتۆڵ و دامانپۆش و دەرپێ و ئاوەڵکراس. هەروەها علی کوڕی ئەبوو طالب گوتوویەتی كنت قاعدا عند النبي صلى الله عليه وسلم في الباقع في يوم مطير فمرت امرأة على حمار فهوت يد الحمار في وهدة فسقطت المرأة فأعرض النبي صلى الله عليه وسلم بوجهه فقالوا يا رسول الله إنها متسرولة فقال اللهم اغفر للمتسرولات من أمتي يا أيها الناس اتخذوا السراولات فإنها من أستر ثيابكم وحصنوا بها نساءكم إذا خرجوا. واتا لروجة باراناويدا لبقيع للاي پیغمبر صلى الله عليه وسلم دانشت بوم ئافرەتێک لەسەر گوێ درێژێک بوو جاقاسی گوێ درێژەکە کەوتە ناو چاڵێکەوە و ئافرەتەکە کەوت. پێغەمبەریش صلی الله عليه وسلم ڕووی لێوەرجێڕا. هاوڵەکان گوتیان ئەی پێغەمبەری خوا ئەو ئافرەتە پانتۆڵی لە ژێرەوە لەبەرە. پێغەمبەریش صلی الله عليه وسلم فەرمووی خودایە لە گوناهی ئەو ئافرەتانەی ئومەتم خۆش بە کە دەرپێ و پانتۆڵ لە ژێر پۆشاک لەبەر دەکەن. خەڵچینە با ئافرەتەکانتان پانتۆڵ لە ژێر پۆشاک لەبەر بکەن چونکە باشترین پۆشتە و پۆشاکتانە. جا کە چوونە دەرەوە با لە ژێر دلەکانیان لەبەری بکەن و خۆیانی پێ بپارێزن. کەواتە هەر ئافرەتێکی موسڵمان دەیەوێتەوە بەر دوعاکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بکەوێ کە بەو دوعایە بەهەشت دەستەبەر دەبێ با لە ژێر جل و پۆشاچیەوە دەرپێ و پانتۆڵ لەبەر بکات و ئەم خاڵاتە لە دەست نەدات. تێبینی هیچ کەسێک بەهاڵە لەمانەی پانتۆڵ تێنەگات وابزانێت دروست و جائیزە ئافرەت پانتۆڵ بەتەنها و بەبێ پۆشاکێک بەسەریدا بێتە خوارەوە لەبەر بکات چونکە بەتەنها لەبەرکردن ئەندامی جەستەی بەزەقی دەردەکەوێت کە حرامە دەرکەوتنی و بەر لعنەتی خوا دەکەوێت. بەڵام گەر ئافرەت باڵای پۆشی و بەو شێوەیە خوا فەرمانی کردووە قەیناکە لە ژێر پۆشاچیەوە ئەو پانتۆڵە لەبەر بکات کە ئێستا باوە چونکە لە ژێرەوە ئەندامی هەستیاری دەرناکەوێت. هیچ بەڵگەیەکیش نییە کە پانتۆڵ لە ژێر پۆشاک حرام بکات. باڵاپۆشی بۆچی؟ لاپەڕە 33. حکمت و فەلسەفەی باڵاپۆشی دەکرێت بە پوختی چڕ بکەینەوە. بەر لە هەموو شتێک باڵاپۆشی فەرمانی خوایە تەنها بۆ ئافرەتی بڕوادارە چونکە خوای گەورە فەرمانی پۆشینی ئاڕاستەی ئافرەتی بڕوادار دەکات. دەفەرموێت وقل للمؤمنات یان ونساء المؤمنين. کەواتە خوای گەورە چ بڕیار و فەرمانێک بدات پێویستە ئافرەتی بڕوادار مادام بڕوای بەخوا و پێغەمبەر و ڕۆژی دوایی هەیە و دەزانێ خوای بەخشندە بەرژەوەندی بەندەکانی دەوێ بەبێ زانینی حکمت و هۆکارەکەی لەسەر خۆی پیادە بکات و جێبەجێ بکات وەک ئافرەتە سەحابیەکان ملکەز بێ و باڵاپۆشی شەرعی بکات. خوای گەورە دەفەرمێ وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيرة من أمرهم. واتا ئەگەر خوا و پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم فەرمانیان بە هەر کارێکدا هیچ پیاوێک و هیچ ژنێکی خاوەن باوەڕ بۆیان نیڕەتیکەنەوە و پەسەندی نەکەن. لەبەر ئەوە دەبێ بزانرێ کە باڵاپۆشی بە ئیمانەوە بەند و پەیوەستە. ئەوەتە چەند ئافرەتێکی بەنی تەمیم دەچنە ماڵی عائیشەی دایکی بڕواداران پۆشاچێکی تەنچیان لەبەر بووە. خاتو عائیشەش پێی گوتون إن كنتن مؤمنات فليس هذا بلباس المؤمنات وإن كنتن غير مؤمنات فتمتعن به. واتا ئەگەر ئێوە ئافرەتی بڕوادارن ئەم پۆشاکە پۆشاکی ئافرەتی بڕوادار نییە. جاگەر ئێوەش بڕوادار نین لەبەری کەن و پێی ڕابوێرن
ئافرەتێکی تازە بوو کچووە لای خاتو عایشە ڕەزای خوای لێبێ و سەرپۆشێکی قیبطی ڕەنگ زەردی پۆشی بوو. خاتو عایشەی دایکی بڕواداران گوتی لەم تؤمن بسوورەتی نووری ئیمرەئەتون تەلبەسو هذا، واتە ئەو ئافرەتەی ئەم جۆرە سەرپۆشە بپۆشێت بڕوای بە سوورەتی نور نییە. بۆیە خاتو عایشە ئاوای بۆ ئافرەتە گوتووە، چونکە بەڕاستی ڕەنجی کراوە و زەق کاریگەری خۆی هەیە لەسەر سەرنج ڕاکێشان و وروژان، بە تایبەتی سەرپۆش کە ڕەنگێکی زەقی وەک زەردی هەبێ ئەوە پیا و سەرنج ڕاکێش دەکات و دەبێتە مایی نەزەری. بە گوێرەی ئەم قسەی خاتو عایشەی داوێن پاک ئەم سەرپۆشانەی ئێستا ئافرەتان دەیپۆشن کە ڕەنجیان ئاڵوواڵا و زەقە هەردەڵەی فسفۆرە و گوڵگوڵی و ڕازاوەیە جائیز نییە و ئەو سەرپۆشەنیە کە خوا و پێغەمبەرەکەی ڕازی بکات. دەیکەواتە با ئافرەتان لە خوا بترسن، با سەرپۆشەکانیان سپی و سادە یان ڕەنجی تۆخ بێت، گەر بژڕێن دەست ناکەوێت ئەوە با بە دوورینی بدەن. گرنگ ئەوەیە خوا ڕازی بکەن تا بە هەش دەست بخەن، نەک بیان و هەنجەت بێننەوە و بە قسەی هەوا و ئارەزوی خۆیان بکەن. هەروە باڵاپۆشی و حیجاب پاکداوێنی و عیفەت و پارێزگاریە و ناسینی ئەو ئافرەتەیە بە پارێزەری داوێن و دڵ و چاو و گوێ لە گوناه و تاوان و سەرپێچی خوا. هەروە تا کەسانی دڵنەخۆش و بەدکار و بێڕەوشت چ بەدەست چ بە زمان نەتوانن ئازاری بدەن و تانە و تەشەری لێ بدەن، وەک خوای گەورە ئاماژەی پێدەکات و دەفەرمێ يا أيها النبي قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين يدنين عليهن من جلابيبهن ذلك أدنى أن يعرفن فلا يؤذين. ئەم ئاەتە بەڵگەیە لەسەر ئەو ئافرەتانەی کە خۆیان پۆشتە ناکەن، ئەوا لەلایەن ڕەوژ نزم و نەفس نزم و بەدکاران تووشی تانە و تەشەر و ئازار دەبن، چونکە جلە نیمچەڕوت و تەنک و تسکەکەیان هۆکار و سەرکێشی تانە و تەشەر و ئازاردانیانە. واقعی ئەمڕۆژ ئەمە دەسەلمێنێت و سەلماندوویەتی. تێبینی ڕەنگە هەندێک کەس ڕەخ نەبگرن و بڵێن ئافرەتی باڵاپۆشمان بینیوە کاری خراپە دەکات و بێڕەوشتە، ئێمەش بەو ڕەخنەگرانەی ناحەز بە ئیسلام دەڕێن ئەو ئافرەتانە ئێوە بینیوتانە کاری خراپەیان کردووە یان سوالکەری دەکەن، ئەوانە بە پارەیەکی کەم و شتومەچی بێنرخ بەکرێ گیراون بۆ ناشرینکردن و سوکردنی باڵاپۆشی. هەروەک لە سەردەمی ڕژێمی بەعەس لە ساڵی هەشتاکان لە شاری کەرکووک 100 ئافرەت بەکرێ گیرابوون کەوا پۆشاکی ئیسلامی بپۆشن و کاری خراپەی پێ بکەن. ئەوە بوو دوایی ئاشکرا بوو بەدام پیادانانی یەکێکیان ئەمە و چەندەها کاری لەم شێوەیان هەیە کە خاڵک پێی ئاگادار نین. مەرجەکانی پۆشاکی ئافرەتی موسڵمان لاپەڕە 38. دوای ئەوەی مێژووی باڵاپۆشی و بەڵگەی فەرزی باڵاپۆشی و پێناسەی پۆشاکی ئافرەتی موسڵمان و بە کورتی حکمەتی باڵاپۆشیمان باس کرد، ئێستاش باسی مەرجە پێویستەکانی باڵاپۆشی و پۆشاکی ئیسلامی دەکەین. ئەگەر تەمەشای ئاەتەکانی قورئان و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و شوێنەواری پێشینەکان بکەیت بۆ دەردەکەوێ گەر ئافرەت لە ماڵی خۆی چووە دەرەوە لەسەری پێویستە هیچ شتێک لە زینەت و جوانی و ڕازاوەی خۆی و ئارایشتیوە دەرنەخات وە گشت جەستەی دابپۆشێ. جاپۆشینەکە بە هەر پۆشاچێک بێت، گرنگ ئەوەیە ئەم مەرجانەی خوارەوەی تێدا بێتە دی. یەکەم، پۆشاکەکە دەبێ هەموو جەستەی ئافرەت دابپۆشێ جگە لە هەردوو دەست و دەم و چاوی. دووهەم، پۆشاکەکە نابێت لە خودی خۆیدا ڕازاوە و سەرنج ڕاکێش بێت. سێم، پۆشاکەکە دەبێ پان و فراوان بێت و تەسک نەبێت. چوارەم، پۆشاکەکە نابێ بۆنداری بکرێ. پێنجەم، پۆشاکەکە نابێ بە پۆشاکی پیاوان بسێت. شەشەم، پۆشاکەکە دەبێ ئەستور بێت نەک تەنک بێت و کە جەستەی تێداوە دەرکەوێ. حەوتەم، نابێت بە جلوبەرجی ئافرەتی کافر بچێت. هەشتەم، پۆشاکەکە نابێ بۆ ناو و شۆڕەت و فیسکردنەوە بێت. ئێستاش بە وردی بە پێی قورئان و سنەت و وتەی زانایان باس لەم هەشت مەرجە دەکەین کە دەبێ هیچ مەرجێکی فەرامۆژ نەکرێ یان کەم تەرخەمی تێدا نەکرێ. مەرجی یەکەم، لاپەڕە چل. پۆشاکەکە دەبێ هەموو لەشی ئافرەت دابپۆشێ جگە لە دەستی و دەم و چاوی. خوای گەورە لە سوورەتی نور ئاەتی 31دا دەفەرموێ وقل للمؤمنات يغضضن من أبصارهن ويحفظن فروجهن
ولا يبدين زينتهن إلا ما ظهر منها وليضربن بخمرهن على جيوبهن ولا يبدين زينتهن إلا لبعولتهن أو آبائهن أو آباء بعولتهن أو أبنائهن أو أبناء بعولتهن أو إخوانهن أو بني أخواتهن أو نسائهن أو ما ملكت أيمانهن أو التابعين غير أولي الإربة من الرجال أو الطفل الذين لم يظهروا على عورات النساء ولا يضربن بأرجلهن ليعلم ما يخفين من زينتهن وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون. واتا بەژنانی باوەڕداریش بێژە با چاویان دانەوێن و داوێنی خۆیان بپارێزن و جوانی و ڕازاوی خۆیان وە دەرنەخەن جگە لەوانەی دەردەکەون واتە دەستەکان و ڕوخسار با سەرپۆشیان تا سەر سینگ و بەرۆکیاندا بپۆشێ و جوانی و ڕازاوی خۆیان نیشان نەدەن مەگەر بۆ مێرد یان باوکیان یان خەزوریان یان کوڕی خۆیان یان زڕ کوڕیان یان براکانیان و برازایان یان کوڕانی خوشکەکانیان یان ژنانی هاوبڕوایان یان ئەو پیاوەی سەربەوان و هەرنیازیان بە ژن نییە و توانای جوودبوونیان نییە یا منداڵانێ کە نەگەی و نە ئەو تەمەنەی ئارەزووی ئافرەتانیان هەبێت با پێیەکانیان بە زەوی دانەدەن تا دەنجی پاوانەکانیان نەیەت کە بزانرێ خشڵدار و ڕازاوەن ئەیگەلی بڕواداران بگەڕێنەوە بۆ لای خودا بەشک و گشت ڕزگار ببن. تێبینی لە سەردەمی نەفامی و پێش ئیسلام ئافرەتان پاوانە واتە خەڵخاڵیان لە قاچ دەکرد بۆ ئەوەی لە کاتی ڕۆیشتن دەنجی بێت و سەرنجی پیاوانی بۆ ڕابکێشن. ئێستاش پێڵاو بۆ ئافرەتان بە جۆرێک دروست دەکەن کە دەنجی تەقەتەقی بێت و لە دوورەوە پیاوان بزانن ئافرەتە تا چاوچنۆکان و خوانە ناسان بە چاوە ژەهراویەکانیان تەمەشایان بکەن و نیازی خراپیان لێ بکرێت. لەبەر ئەوە ئاەتی وەلا یەضریبنە بئەرجولیهن ئەم پێڵاوانەی ئافرەتان دەگرێتەوە کە دەبێ ئافرەتی بڕوادار خۆی لێ دوور بگرێ و لە پێی نەکات. دەربارەی ئەوەی کە ئافرەت بۆی هەیە دەم و چاو و دەستەکانی دانەپۆشێ مفەسیرەکانی وەک ئیبن کەثیر و ڕازی و قورتوبی و تەبەڕی و ئالوسی لە تەفسیرەکەیاندا و زەمەخشەری لە تەفسیری ئەلکەشاف و ئیمام جەساس لە ئەحکام القورئان و سەید قوتب لە فی ظلال القورئاندا لە ڕافە و لێکدانەوەی ئاەتی ئیلا ما ظهر منها مەگەر ئەوەی دەردەکەوێ ڕایان وایە دەست و دەم و چاوە کە دانەپۆشێ. جمهوری فوقەهاش ڕایان وایە کە دەستەی ئافرەت هەمووی عەورەتە نابێ ببینرێ جگە لە دەم و چاو و دەستەکانی کە دروستە بۆ بێگانە دەربخرێ و دانەپۆشرێ. بەڵام بەبێ ڕازاوەی و مکیاج و ئارایشتکردن لە پێش هەموانیشەوە ئیبن عەباس و عەطا ڕایان وایە کە ئیلا ما ظهر منها دەست و دەم و چاوە. سەبارەت بە دەستەکان بە ئافرەتان واتێ نەگەن دەرخستنی دەستەکان قۆڵ و باسکیش دەگرێتەوە چونکە هەندێ ئافرەتی بەناو محەجەبە قۆڵ و باسکی بەڕووتی دەردەخەن کە ئەمە حەرامە و دروست نییە دەبێ پیل و باسکدا بپۆشرێ. هەروەها مامۆستا محەممەد ناسڕەدین الئەلبانی ڕای وایە کە دەست و دەم و چاو عەورەت نییە و واجب نییە دا بپۆشرێ. شتێک هەیە مای سەرنجە کە پێویستە ئاماژەی پێ بکەم ئەویش ئەوەیە هەندێک ئافرەت دەستکێش لە دەست دەکەن بەڵام ڕوخساریان وە دەردەخەن. ئەم دیاردەیە شتێکی سەیرە چونکە گەر دەست عەورەت بێ و دەبێ دا بپۆشرێ ئەوا دەبێ ڕوخساریش عەورەت بێ و دا بپۆشرێ کە هەندێ زانا ڕایان وایە جاکە دەست دا بپۆشرێ و دەم و چاو دانەپۆشرێ ئەمەیان هیچ بەڵگەیەکی لەسەر نییە و بەرهەمی نەفس و ئارەزووی ئافرەتەکەیە کە بیدعەیەکە بۆ دینی داهێناوە کە هەموو بیدعەیەکیش گومڕاییە. دیارە ڕووپۆش واتە نیقاب لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەبووە بەڵام ڕۆژێک لە ڕۆژان
پێغەمبەر صلی الله عليه وسلم بەوازبی دانەناوە و خەڵکی ناچار نەکردو ڕوویان بپۆشن، هەروانە کۆڵی لە ڕووپۆشیش نەکردووە و نەیفەرمە بۆچی ڕووتان پۆشیوە. بەڵام با بزانرێ کە داپۆشینی ڕوخسار و دەست داپۆشین ئەسڵێک لە سونەتدا هەیە و لە سەردەمی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم باو بووە، وەک فەرموویەتی ولا تنتقب المرأة المحرمة ولا تلبس القفازين، واتە ئافرەتی ئیحرام بەستوو نابێ ڕوویدا بپۆشێ و نابێ دەستکێش لە دەست بکات. رواه البخاري والنسائي والبيهقي وأحمد عن ابن عمر مرفوعا. مەرجی دووەم لاپەڕە 45 پۆشاکەکە نابێ خودی خۆی ڕازاوە و سەرنج ڕاکێش بێت. خوای گەورە لە سوورەتی نور لە ئاەتی 31دا دەفەرموێ ولا يبدين زينتهن، واتە جوانی و ڕازاوی و ئارایشتی خۆیان دەرنەخن. ئەم ئاەتە گشت جوانی و ڕازاویەک دەگرێتەوە، لەوانەش ئەو پۆشاک و جلوبەرگانە دەگرێتەوە کە بەهۆی ڕازاندنەوە و زۆر جوانکردنیان سەرنجی پیاوانی پێڕادەکێشرێ، دیارە ناچێتە عەقڵەوە. خوای گەورە فەرمان بە دیار نەخستنی ڕازاوی و جوانکردن بۆ پیاوی بێگانە بدات کەچی ئافرەت بە جوانکاری و ڕازاویەکی تر خۆیدا بپۆشێت. ئەو ڕازاندنەوەیەش بریتین لە نەخشاندنی نەقش و نیگار لەسەر پۆشاکەکە، یان ڕەنگکردنی پۆشاک بە چەند ڕەنگێکی ئاڵ و واڵا و گەشی سەرنج ڕاکێش، وەک ئەو پۆشاک و جلوبەرگەی ئێستا کە ئافرەتی باڵاپۆش لە ڕەنجی زۆر سەرنج ڕاکێشی وەک ڕەنجی نارنجی و پەمەیی و زەرد و مۆری کراوە و سەوزی ناتۆخ و هاوڕەنگیان دەپۆشن کە بەو زینەیە دادەنرێت کە خوا فەرمانی بە دیار نەخستنی داوە کاتێ لە ماڵ دەچێتە دەرەوە. ئافرەتێکی تازەبوو چووە لای خاتو عایشە دایکی بڕواداران کە سەرپۆشێکی قیبطی ڕەنگ زەردی پۆشی بوو. خاتو عایشە گوتی لەم تؤمن بسورة النور امرأة تلبس هذا، واتە ئەو ئافرەتەی ئەم جۆرە سەرپۆشە بپۆشێ بڕوای بە سوورەتی نور نییە. لە تەفسیری قورتوبیەدا باس کراوە دیارە ئافرەتانی ئەمڕۆ لە پۆشینی ئەم جۆرە سەرپۆشە بێبەش نین کە سەرپۆشەکانیان بە نەخش و نیگار و جۆرەها ڕەنگ ڕازاوەتەوە کە لە ڕاستیدا ئافرەتەکە جوانتر دەکات و سەرنج ڕاکێش شەری پیاوان دەبێت. ئەمەش بە تەبەڕوج دادەنرێت کە خوا قەدەغە و نەهی لێ کردووە. تەبەڕوجیش بریتیە لە دەرخستنی جوانی و ڕازاوی و ئارایشتی ئافرەت بۆ پیاوی بێگانە. هەروەها گوتراوە بریتیە لەوەی هەموو جوانی و ڕازاوی یەک کە ئافرەت بیەوێ بەدەری بخات بۆ ئەوەی لە بەرچاوی پیاوی بێگانە بە جوانی بێتە بەرچاو. تەنانەت ئەو پۆشاکە کە ئافرەت بە ڕازاوی و باق و بریق و چەندەها شێوەی سەرنج ڕاکێش دەیپۆشت بۆ ئەوەیە ئەو پیاو تەماشای دەکات چێژ لە تەماشاکردنەکەی وەربگرێ. مقاتلی کوڕی حەیان گوتوویەتی تەبەڕوج ئەوەیە ئافرەت سەرپۆش دەپۆشێ بەڵام لە ملو گردنی نابەستێ و گردن و گوارە و ملوانکەی وە دەردەکەوێ. لە بنەڕەتدا سەرپۆش دەبێت سەر و سینگ و بەرۆکدا بپۆشێ و بەسەریدا بهێنرێتە خوارەوە، نەک بە پشتدا بەر بدرێتەوە و گردن و سینگ و بەرۆک بەزاقی دەربکەوێ، وەک زۆر لە ئافرەتی محەجەبەی ئێستا وا دەردەکەون و خۆیان بەم شێوەیە نمایش دەکەن. خوای گەورە دەفەرموێ وەلیەضریبنە بیخوموریهن عەلا جیوبیهن، واتە با سەرپۆشەکانیان سینگ و بەرۆکیاندا بپۆشن، نەیفەرموو بە سەرپۆشەکانیان پشتیاندا بپۆشن. ئەو سەرپۆشەش دەبێ گەورە بێ تا هەموو سینگ و بەرۆکیدا بپۆشێ، نەک سەرپۆشێکی گچکەی وەک ئێستا کە کەمێک لە سینگدا دەپۆشێ و ئەوی تری بۆ پیاوان بەرەڵا دەکات. محەممەد بن ئەحمەد الئەنساری القورتوبی دەڵێ هۆی دابەزینی ئەم ئاەتە ئەوە بوو کە ئافرەتانی ئەو دەمە ئەگەر سەریان بپۆشیایە ئەوا سەرپۆشەکەیان بە پشتیاندا بەردەدایەوە. نەقاش دەڵێ وەک نەبڵتیەکان سینگ و مل و گوێیان دیار بوو جاخوای گەورە فەرمانی تونکردنی سەرپۆشەکانی کرد کە بەسەر یەخە و سینگدا دابدرێ و بپۆشرێ. لەبەر ئەوەی بەپێی ئاەتەکە سەرپۆش دادانە بەسەر سینگ و بەرۆک واجبە و فەرمانی خوایە، فەرمانی خوش دەبێت جێبەجێ بکرێ و ئیتاعی بکرێ. بەڵام زۆر لە ئافرەتان بەهەڵە لە مانای سەرپۆش حاڵی بوون، وا دەزانن دەبێت تەنها سەردا بپۆشرێ، جا سینگی دەردەکەوێ یا گردنی دەردەکەوێ بەلایەوە گرنگ نییە. بەڵام ئەمە بەهەڵە حاڵی بوونە و سەرپێچیکردنی فەرمانی خوایە گوناهێکی گەورەیە. دەبێ ئافرەتی موسڵمان خۆی لێ بەدوور بخات، دەبێ سەرپۆشەکەی هێندە پان و گەورە بێت کە بەسەر سینگ و مەمچی شۆڕ ببێتەوە کە زەقایی و بەرز و نزمی سینجی و خڕایی مەمچی بەدەر نەکەوێت. دیارە کەسانێک هەن پێیان وایە ئەلخیمار بریتیە لە داپۆشینی سەر و دەم و چاو،
بەڵام ڕاستیەکەی ئەوەیە وەک مامۆستا ئەلبانی دەفەرموێ بە دوای قسەکانی زانایانی سەلەف و خەلەفدا چووم لە هەموو بارە تایبەتەکاندا بینیم ئەوان کۆدەنگن لەسەر ئەوەی خیمار تەنها بریتیە لەسەر پۆش کەواتە دەرکەوت کە خیمار تەنها سەرپۆشە نەک دەم و چاوپۆشین بەڵکو تەنها سەری پێدا دەپۆشرێ خوای گەورە لەبارەی تەبەڕوجەوە دەفەرمێ وەلا تەبەڕەجنە تەبەڕوجە الجاهیلیەتی الئولا واتە وەک دەمانی پێشوو جوانی و ڕازاوی خۆتان وە دەرمەخەن وەک بە دەرکەوت تەبەڕوج بریتیە لەوەی کە ئافرەت جوانی و ڕازاوی خۆی بۆ پیاوی بێگانە دەربخات تەبەڕوجیش لە گوناهە گەورەکانە وەک پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی ثلاثة لا تسأل عنهم رجل فارق الجماعة وعصى إمامه ومات عاصيا وأمة أو عبد أبق من سيده فمات أو امرأة غاب عنها زوجها وقد كفاها مؤنة الدنيا فتبرجت بعده فلا تسأل عنهم واتا سيكس هن پرسیار دەربارەیان مەکە لەبەر ئەوەی لەو کەسانن کە بە هیلاک چوون پیاوێک لە کۆمەڵی مسلمانان دیابوو بێتەوە و لە پێشەواکەی یاخی ببێ و بە یاخیبوونەوە مردبێ هەروە ئافرەتێکی کۆیلە یان پیاوێکی کۆیلە لە لای گەورەکەی هەڵات بێ بێ ئەوەی ئازادی کردبێ و ئینجا مردبێ ئافرەتێکیش مێردەکەی لە ماڵ نەبێ و دەرچوو بێ و بژێوی بۆ دابین کردبێ جاژنەکە لە دوای ئەوەدا جوانی و ڕازاوەی خۆی بۆ پیاوی بێگانە دەرخست بێ جا ئەوانە هەر لێیان مەپرسە هەروەها ئیمام ذەهەبی لە کتێبەکەی ئەلکەبائیردا تەبەڕوجی بە گوناهە گەورەکان داناوە و پێناسەی دەکات و دەڵێ بریتێ لەوەی گەر ئافرەت ویستی بچێتە دەرەوە جوانترین و ڕازاوەترین پۆشاک بپۆشێ و خۆی جوان و ڕازاوە بکات کە بەهۆی ئەوەوە خەڵک تووشی فیتنە و خراپەکاری و گوناه ببن جا ئەگەر ئافرەتەکە خۆی تووشی گوناه نەبێت خۆ خەڵک بەهۆیە و تووشی گوناه و خراپەکاری دەبن هەروەها لە هەمان کتێبدا لە لاپەڕە 131دا دەڵێ لەو کردوانەی ئافرەت تووشی نەفرەت و لعنەت دەبێ بە دیارخستنی جوانی و ڕازاوی و زێڕ و مرواری و خۆبۆن خۆشکردنە بە میسک و عەمبەر کاتێک دەچێتە دەرەوە هەروەها پۆشینی پۆشاکی ڕەنگا و ڕەنگ و ئاڵ و واڵا کە هەموو ئەمانە بە تەبەڕوج دادەنرێ با ئەم جۆرە پۆشاکەش هەموو جەسەیدا و پۆشێ و درێژ بێت کە ئەمە خوای گەورە تووڕە دەکات لە دنیا و ئاخیرەتیش تووشی تووڕەبوون دەبێت لە ڕاستیدا ئیسلام هۆشداری زۆری داوە داکۆچی لەسەر دەرنەخستنی جوانی و ڕازاوی ئافرەتان دەکات بە جۆرێک لەگەڵ شیرک و زینا و دزیکردن و شتە حەرامەکانی تر ڕیزی کردووە و ناوی هێناوە هەروادی ئاماژەکردنە کە ئافرەتی باڵاپۆشی لە خوا ترس نابێت چاویلکەی بۆ جوانی بە هەموو ڕەنگەکانیەوە لە چاو بکات چونکە ئافرەتەکە جوان و ڕازاوە پیشان دەدات و سەرنجڕاکێشی پیاوانە لە چوارچێوەی تەبەڕوجدایە بەڵام کە پزیشک بۆی دەنووسێت چاویلکەی پزیشکی بەکاربێنێ ئەوە دروستە ئەو چاویلکەیە لە چاو بکات پێغەمبەر صلی الله عليه وسلم پەیمان لە ئافرەتان وەردەگرێت کە حەوت کاری حەرام نەکەن یەک لەوانە دەرنەخستنی جوانی و ڕازاوەی ئافرەتە بۆ پیاوی بێگانە عەبدوڵڵای کوڕی عەمەر گوتی ئومەیمەی کچی ڕوقەیقە چووە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لەسەر ئیسلام پەیمانی بداتێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی أبايعك ألا تشركي بالله شيئا ولا تسرقي ولا تزني ولا تقتلي ولدك ولا تأتي ببهتان تفترينه بين يديك ورجليك ولا تنوحي ولا تبرجي تبرج الجاهلية الأولى رواه أحمد بسند صحيح واتا پەیمانت لێ وەردەگرم کە هاوبەش بۆ خوا بڕیار نەدەیت و دزی نەکەیت منداڵ نەکوژی بوختان نەکەیت و شین و ڕۆڕۆ نەکەیت و بەسەر مردوواندا هەڵ نەڵەیت و هەروە بە جوانی و ڕازاوی ئارایشتی خۆت وەک ئافرەتی سەردەمی نەفامی خۆت بۆ پیاوی بێگانەوە دەرنەخەیت سەبارەت بە ڕەنگی حیجاب و باڵاپۆشی ئافرەت بۆی دروستە و بەزینە داناندرێت پۆشاک و جلوبەرگەکەی هەموو ڕەنگێکی تۆغ بێت وەک ڕەنگی قاوەی و شینی تۆخ و زەرجی و مۆری تۆخ و هەتا دوای لێرەوە دووپاتی دەکەمەوە ئەو قماشە ڕەنگا و ڕەنگ و ڕەنگ ناتۆخ و کاڵانەی وەک زەرد و پەمەی و مۆری کاڵ و شینی کاڵ و سەوزی کاڵ و نارنجی و سووری کاڵ وەک فسفۆر ئاسا سەرنجی پیاوان ڕادەچێشێ گەر تەماشای بکەن و ئافرەتەکە ڕازاوە دەکات کە ئەمەش تەبەڕوجە و جائیز نییە بۆیە ئافرەتی بڕواداری لە خواترز ئەم جۆرە جلو بەرگە ڕەنگ کاڵانە بۆ پیاوی بێگانە ناپۆشێ هەروەک هاوسەرەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەو شێوەیە پۆشیویانە جا لەم بارەوە هەندێک شوێنەوار و ئاثار وەک بەڵگە دەهێنینەوە
كحافظ ابن أبي شيبة لمصنف دا جراويتيوا يكميان إبراهيم النخعي قتويتي لقل علقمو أسود دتون ماري هاوسركاني بيغمبر صلى الله عليه وسلم بنويان كبوشاكي سوريان نخوان وربيتاوا دوهم ابن أبي مليكة قتويتي أم سلمة بيني بوشاكو تسار شويتي بوشيبو كرنجي سوري بلاي نارنزي توغبو قاسمي كري محمدي كري أبو بكر الصديق قتويتي خاتو عائشة پۆشاکی سووری بەلای نارنجی تۆخی پۆشیوە لە کاتێکدا لە ئیحرامدا بووە لە سەعیدی کوڕی جوبەیرەوە کەوا هەندێک لە هاوسەرەکانی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم بینیوە کە بە دەوری کەعبەدا تەوافیان دەکرد و پۆشاکی سووریان لەبەر بووە بەڵام با بزانرێ ئەو ڕەنگە سوورەی ئەوان ڕەنگێکی تۆخ بووە نەک سوورێکی گەش کە سەرنج ڕاکێش بێت بۆیە نابێ ئافرەتی باڵاپۆش خۆی بکاتە باڵندەی ڕەنگکارە کە پۆشاکەکەی ڕەنگا و ڕەنگی فسفۆر ئاسا لەبەر بکات کە پیاوی بێگانە بیبینێ و سەرنجی ئەوان بۆ خۆی ڕابکێشێ. مەرزی سێیەم لاپەڕە 59 پۆشاکەکە دەبێ ئەستور بێت تەنگ نەبێت کە دەستەی تێدا دەربکەوێ. ئەو جلو بەرگ و پۆشاکەی ئافرەت دەیپۆشێ دەبێ ئەستور بێت تا پێستی لەشی دەرنەکەوێ. دیارە جلی تەنگ زۆر سەرنج ڕاکێشە و پیاوان بۆ نەزەر و گوناهان ڕاکێش دەکات. ئافرەتەکەش وەبەر هەڕەشە و نەفرەت و لعنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەکەوێ وەک دەفەرموێ سيكون في آخر أمتي نساء كاسيات عاريات على رؤوسهن كأسنمة البخت العنوهن فإنهن ملعونات. واتە لە کۆتایی ئومەتمدا ئافرەتانێک پەیدا دەبن کە پۆشتن و پۆشاکیان لەبەرە بەڵام لە ڕاستیدا ڕوتن وەک کۆپاڵی حوشتر قژیان لەسەر سەریان و پشتی سەریان تۆپەڵە دەکەن جا ئێوە نەفرەتیان لێ بکەن چونکە ئەوان نەفرەتیان لێکراوە. تێبینی لەناو ئافرەتان باوە دەڵێن فڵان ئافرەت قژی کردۆتە تەماتە جا ئەوانە لەسەر سەریان کۆی دەکەنەوە یان لە پشتی سەریانەوە تۆپەڵی دەکەن لەبەر ئەوە نابێ ئافرەت لە ژێر سەرپۆشەکەیەوە بەو شێوەیە تۆپەڵی بکات کە لەسەر سەری زەق دیار بکەوێ یان لە پشتی سەریەوە کۆ بکاتەوە و دەربکەوێ چونکە سەرنج ڕاکێشەری پیاوانە. جێی داخە ئەم قش تۆپەڵکردنە لە پشتی سەر زۆر لە ئافرەتانی باڵاپۆش دەبینرێ بە تایبەتیش لە هەندێک کەناڵی ئیسلامی کە ئافرەتە بێژەرەکانیان و پێشکەشکاری بەرنامەکانیان قژیان تۆپەڵ دەکەن و لەسەر شێوەی کۆپاڵی با ئەو جۆرە ئافرەتانە لەخوا بترسن و خۆیان وەبەر ئەو لعنەتە نەخەن و بگەڕێنەوە بۆ باڵاپۆشی مەرزداری شەرعی. ئیبن عەبدولبەر دەربارەی مانای کاسیاتون عاریات دەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مەبەستی ئەو ئافرەتانەیە کە جلی تەنگ لەبەر دەکەن کە لەشیان دەردەخات و دایناپۆشێ ئەو ئافرەتانە بەناو پۆشاکیان پۆشیوە بەڵام لە ڕاستیدا ڕوتن. هەروەها لە فەرمودەیەکی تردا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی صنفان من أهل النار لم أرهما قوم معهم سياط كأذناب البقر يضربون بها الناس ونساء كاسيات عاريات مميلات مائلات رؤوسهن كأسنمة البخت المائلة لا يدخلن الجنة ولا يجدن ريحها وإن ريحها ليوجد من مسيرة كذا وكذا. واتا دو پۆلوچین لە خەڵکی دۆزەخ هەن کە نەمدیتون کۆمەڵێک قامتیان بەدەستەوەیە کە لە خەڵکی دەدەن. پۆلی دووەم ئافرەتانێکن پۆشتن و ڕوتن بەلەنجە و لار و فیزەوە دەڕۆن کە سەرنجی پیاوان بۆ خۆیان ڕادەکێشن. قژیان وەک پشتی حوشتری ملدرێژ لەسەر سەریان و پشتی سەریان تۆپەڵ دەکەن و سەریان گەورە دەکەن. جا ئەو ئافرەتانەی بەو شێوەیەن ناچنە بەهەشت هەروە بۆنی بەهەشتیش ناکەن کە بەهەشت لە ماوەی ئەوەندە و ئەوەندە بۆنی دەکرێت. دیارە تۆپەڵەکردنی قژ لەسەر سەر و پشتی سەر کە لە فەرمودەکەدا هاتووە ژێر سەرپۆشیش دەگرێتەوە بە تایبەتی زۆر لە ئافرەتە محەجەبەکانی ئێستا ئەمە دەکەن کە لە پشتە سەریان وەک لولەی لێ دەکەن کە مای سەرنج ڕاکێشانی پیاوانە دەبێ خۆیان لێ دوور بخەنەوە و نەیکەن ئەجینا لعنەتەکە ئەوانیش دەگرێتەوە. لعنەتیش واتە ئەو کەسە بێبەش دەبێت لە ڕەحم و بەزەیی خوا کە بیباتە بەهەشتەوە. هەر لەمبارەیەوە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتووە کە دەفەرمێ إذا رأيتم اللاتي ألقين على رؤوسهن مثل أسنمة البعر فأعلموهن أنه لا يقبل لهن صلاة رواه الطبراني. واتا ئەگەر ئەو ئافرەتانەتان بینی کە قژی سەریان وەک کۆپانی حوشتر تۆپەڵە کردبوو ئەوا پێیان ڕابگەێنن
کە نوێژیان قوبوڵ نییە. هەر سەبارەت بە واتای کاسیات و عاریات دەکرێ بڵێ ئەو ئافرەتانن کە دلی تەنگ لەبەر دەکەن کە ژێرەوەی جلەکەی بەدەردەخات و ڕەنجی پێستیان بەدەردەخات، یان ئەو ئافرەتانەی هەندێک لەشیاندا دەپۆشن و هەندێکی تریش بەدەردەخەن، یان هەندێک لە لەشیان بەجلی کورت و تەنگدا دەپۆشن کە پێستیان بەدەردەخات. تەنانەت ئەندامی لەشیشیان هەروەک ئێستا دەیبینین ئافرەتان پۆشاکی تەنک و نەرم و شل و تەسک لەبەر دەکەن کە هەندێک لەشدا دەپۆشێ، بەڵام ژێرە و ئەندامی دەستەی و گردن و سینگ و باسکەکان بەڕووتی دەردەخات. ئەوانە وەک پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی پۆشاکیان لەبەرە بەڵام ڕووتیشن. بۆ پشتگیری و بەهێزکردنی بابەتەکەمان فەرمودەیەکی تری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دێنینەوە کە بەڵگەیە لەسەر ئەوەی نابێ پۆشاکی ئافرەت تەنگ بێت، وەک خاتو عایشە ڕەزای خوای لێ بێ گوتوویەتی أن أسماء بنت أبي بكر دخلت على رسول الله صلى الله عليه وسلم وعليها ثياب رقاق فأعرض عنها رسول الله صلى الله عليه وسلم وقال: يا أسماء، إن المرأة إذا بلغت المحيض لم تصلح أن يرى منها إلا هذا وهذا، وأشار إلى وجهه وكفيه. واتا ئەسمای کچی ئەبوو بەکر هاتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە دلێکی تەنشی لەبەر بوو. پێغەمبەری خواش صلی الله عليه وسلم پشتی تێکرد و فەرمووی: ئەسما، ئافرەت گەر خوێنی بێنوێژی دیت واتا بلوغی بوو، بۆی دروست نییە و نابێ جگە لە هەردوو دەستی و ڕوخساری هیچ شوێنێکی تری بەدەربکەوێت. هەروەها کاتێک چەند ئافرەتێکی بەنی تەمیم چوونە لای خاتو عایشە دایکی بڕواداران ڕەزای خوای لێبێ کە جل و بەرگێکی تەنچیان لەبەر بوو. خاتو عایشەش پێی گوتن گەر ئێوە بڕوادارن ئەمە جلی ئافرەتی بڕوادار نییە، گەر بڕواداریش نین ئەوە بەو جۆرە جل و بەرگە ڕابوێرن. کەواتە ئافرەتی بڕواداری ڕاستەقینە لێ ناگەڕێ و بەخۆی ڕەوا نابینێ جل و پۆشاکی تەنک بێ کە جەستە و لەشی دەرکەوێت، بەڵام هەردەم هەوڵ دەدات کام پۆشاک مایە ڕەزامەندی خوا و پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم ئەوەیان بپۆشێ و هیچ کاتێ چاولێکەری و لۆمەی لۆمەکاران کاری تێناکات. هەروەها ئافرەتی باڵاپۆشی لە خواترس خۆی دەپارێزێ کەوە بەر هەڕەشەی ئەو لعنەت لێدانە نەکەوێ کە بۆ ئەو جۆرە ئافرەتانەیە کە جل و پۆشاکیان تەنکە و دیارە نەفرەت و لعنەتیش لە کارێک دەکرێت کە گوناهەکەی گەورە بێت. خۆپاراستن لەو لعنەتەش سەرفرازی دنیا و قیامەتە، چونکە لعنەت مانای بێبەشبوونە لە بەزەی و میهری خوا. ئەو کەسەش بێبەش بێ لە بەزەی خوا ئاگری دۆزەخی بۆم سۆگەرە، پەنا بەخوا. مەرزی چوارەم، لاپەڕە 67. پۆشاکەکە دەبێ پان و فراوان بێت و تسک نەبێت. پۆشاک و جلی فراوان بۆ ئەوەیە تا شوێنە سەرنج ڕاکێشەکانی ئافرەت بشاردرێتەوە و ئەندامە هەستیار و زەقەکانی دابپۆشێ کە وروژێنەری جنس و ئارەزوی پیاوانە. دیاریشە جلی تەسک بەلەشەوە دەنووسێ و ئەندامەکانی بە زەقی دەردەخات. ئوسامەی کوڕی زێد گوتوویەتی كساني رسول الله صلى الله عليه وسلم قبطية كثيفة مما أهداها له دحية الكلبي، فكسوتها امرأتي فقال: ما لك لم تلبس القبطية؟ قلت: كسوتها امرأتي. فقال: مرها فلتجعل تحتها غلالة فإني أخاف أن تصف عظامها. واتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پۆشاکێکی قبطی ئەستوری پێبەخشیم کە دحیەی کەلبی کردوویە دیاری، منیش بەخشیمە خێزانەکەم لەبەری بکات. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی: بۆچی پۆشاکە قبطیەکەت لەبەر نەکرد؟ گوتم: داومە بە خێزانەکەم لەبەری بکات. پێغەمبەری صلی الله عليه وسلم فەرمووی: پێی بڵێ باژێر کراسێکی لەگەڵ لەبەر بکات، چونکە دەترسم قەبارەی ئێسچی و ئەندامی لەشی دەربخات بەواتای جلە تەسکەکەی. لەبەر ئەوە بە هیچ شێوەیەک دروست و جائز نییە ئافرەت جلی تەسک لەبەر بکات، وەک ئافرەت ئاسای ئێستا کە تەنورەیەکی تەسک و بلوزێک یان جبەیەکی تەسک دەپۆشێ، یان سترێژ و پانتۆڵێکی تەسک و بلوزێکی تەسک دەپۆشێ کە ئەندام زەق و هەستیار و سەرنج ڕاکێشەکانی بە زەقی دەردەخات و سەرپۆشەکەی بە پشتیەوەدا دەداتەوە و تا سنگ و بەرۆشی بە زەقی نمایش بکات کە کوڕ و پیاوانی پێتوشی نەزەر و گوناه دەکەن و وا دەکەن کە پیاوان بیر لە شتی خراپ بکەنەوە. بە ئافرەتان ئەوە بزانن کە ئەوان پێکەنینیان و ڕۆیشتنیان بەلار و لەنجە و قسەی بەناسچی و ناز و نووزیان و هەندێک جوڵەی تایبەتیان تەنانەت جلوبەرجی ئاڵا و واڵایان و چاویلکەی بۆ جوانی
جێی نەزەر و وروژێنەری پیاوان و دەبنە مای ئەوەی کوڕ و پیاوان گوناهبار بن. سەبارەت بە تەسچیەوە پێویستە ئاماژە بەوە بکەین کە دەبێت سەرقۆڵی جلی ئافرەت تەسک بێت بۆ ئەوەی کاتێک دەستی بەرز دەکاتەوە باسک و بنهەنگڵی دەرنەکەوێت. دەشکرێ قۆڵی فراوان بکات بەڵام لە ژێرەوە شتێک لەبەر بکات کە قۆڵی دابپۆشێ یان ژێر قۆڵ بپۆشێ کە لە بازاڕەکان دەست دەکەوێت. شایانی گوتنە دەبێ قۆڵی جلی ئافرەت پان و بەرین بێ قەبارەی باسکی بەدەر نەخات کە بەداخەوە زۆر لە ئافرەتی باڵاپۆش قۆڵی جلەکەی تەسکە و قەبارەی قۆڵ و باسکی دیارە کە ئەمەش جائیز نییە و حەڕامە. مەرجی پێنجەم لاپەڕا 71 پۆشاکەکە نابێ بۆندار بکرێ. هەڵبەت بۆن و عەتر کاریگەریکی گەورەی لەسەر دەروون و دڵڕاکێشان هەیە، بە تایبەتی گەر ئافرەت خۆی بۆندار بکات ئەوە کاریگەریەکەی زۆرترە و پیاوان سەرنج ڕاکێش دەکات. لەبەر ئەوە کاتێ ئافرەت لە ماڵ دەچێتە دەرەوە نابێ خۆی بۆندار بکات بە جۆرێک کە پیاوان هەست بە بۆنەکەی بکەن. جا لەم بارەوە چەندەها فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتووە کە ڕێگری لە ئافرەتان دەکەن کاتێک کە دەچنە دەرەوە خۆیان و پۆشاچیان بۆندار بکەن. لەوانە ئەبوو موسای ئەشعری گوتوویەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی أيما امرأة استعطرت فمرت على قوم ليجدوا ريحها فهي زانية. واتا هەر ئافرەتێک خۆی بۆندار بکات و بەلای کۆمەڵە پیاوێک دابڕوات تا بۆنی بکەن ئەوە ئەو ئافرەتە وەک ئەوەیە زینای کردبێت. و هەروەها ئەبوو سعید گوتوویەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی كل عين زانية والمرأة إذا استعطرت فمرت بالمجلس فهي كذا وكذا يعني زانية. بولێکدانەوە شەرحی ئەم فەرموودەیە لە کتێبی تحفة الأحوذی بشەرحی جامع الترمذی داهاتووە. واتە هەموو چاوێک بمەبەستی ئارەزوو تەماشای ئافرەتێکی بێگانە بکات ئەوە ئەو چاوە زینای کردووە. ئافرەتیش گەر خۆی بۆندار کردو بە کۆڕ و مەجلیسی پیاواندا تێپەڕی ئەوە زینای کردووە، چونکە بە خۆ بۆندارکردنی ئارەزووی پیاوان دەبزوێنێ و بۆتە هۆی ئەوەی تەماشای بکەن. هەر کەسێک تەماشای ئافرەتی بێگانە بکات ئەوە بە چاوی زینای کردووە، لەبەر ئەوە ئافرەتەکە هۆکاری زینای چاوە، لەبەر ئەم هۆیە گوناهبار دەبێت. زەینەبی سەقەفی گوتوویەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی إذا خرجت إحداكن إلى المسجد فلا تقربن طيبا. واتا ئەگەر یەکێک لە ئێوە ئافرەتان لە ماڵ دەرچون بۆ مزگەوت نزیک عەتر مەکەون، خۆتان بۆندار مەکەن. ڕەواه موسلیم. شێخ ئەلبانی دەڵێ گەر خۆ بۆندارکردنی ئافرەت بۆ چوونە مزگەوت یاساغ و حەرام بێت ئەدی حوکمی ئەوە چییە کە بە بۆنداریەوە دەچنە بازاڕ و شەقام و کۆڵانەکان؟ بێگومان حەرامیەکەی تونترە و گوناهەکەشی گەورەترە. هەیتەمی لە کتێب زەواجردا گوتوویەتی دەرچوونی ئافرەت لە ماڵەکەی بە بۆنداری و خۆجوانکردن و ڕازاوەیەوە لە گوناهە گەورەکانە ئەگەر بە مۆڵەتی مێردەکەشی بێت. برادێکم کە خاوەن کتێبخانەیە بۆ جێڕامەوە کە دوو ئافرەتی باڵاپۆش کە یەکێکیانی دەناسی و خاوەنی ساڵۆنی ئافرەتانە سەردانی کتێبخانەکەی کردووە و کتێبی کڕیوە کە بۆنێکی زۆری لە خۆی دابوو. دەڵێ کە ڕۆیشتن دوای نیو سەعاتیش بۆنەکەم لە کتێبخانەکەم مابەوە. سەبارەت بە بەکارهێنانی بۆن بۆ ئافرەتان کاتێ لە ماڵ دەچێتە دەرەوە پێویستە هەڵوێستەیەک بکەین و زۆر گرنگیشە بە پوختی لەسەری بدوێین. مەسەلەی بەکارهێنان و بەکارنەهێنانی بۆن و عەتر بۆ ئافرەتان کاتێ لە ماڵ دەچێتە دەرەوە وەک مەسەلەی درێژکردنی پانتۆڵ و شەڕواڵ بەهۆی عیلەوە پەیوەستە. بۆ نمونە کاتێ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ما أسفل من الكعبين من الإزار ففي النار. واتە ئەو کەسەی پانتۆڵەکەی یان شەڕواڵەکەی لە خوار گۆزینگەوە بێت ئەوە لە ئاگری دۆزەخە. بەڵام لە فەرموودەیەکی تردا هۆ عیلەکە دیاری دەکات کە ئەگەر بە مەبەستی فیز و لوتبەرزی و شانازیکردنەوە پانتۆڵ و شەڕواڵەکە درێژ بکرێت ئەوە هەڕەشەکە دەیگرێتەوە. ئەوە تا دەفەرموێ لا ينظر الله إلى من جر ثوبه خيلاء. واتە خوا تەماشای کەسێک ناکات کە پۆشاکەکەی بە مەبەستی شانازی و فیز و لە خۆباییەوە بە دوای خۆیەدا ڕابکێشێ. وەک لە فەرموودەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاماژەی بۆ کراوە کە دەفەرمێ أيما امرأة استعطرت فمرت على قوم ليجدوا ريحها فهي زانية. شيخ ألباني لجلباب المرأة المسلمة دكتور عبد الكريم زيدان للمفصل في أحكام المرأة دادا فرمي درباري أم فرمودية دلين بۆیە دروستنی ئافرەت لە دەرەوەی ماڵ خۆی بۆندار بکات لەبەر ئەوەی بۆنی عەترەکە سەرنجی پیاوان ڕادەچێشێ و
ئارەزوو و شەهوەتیان دەبزوێنێ. ئێمەش دەڵێین ئەدی ئەگەر هۆیەکە نەما و تەنها ئافرەتەکە خۆی هەز بە بۆنەکەی بکات، وەک ئاتر بۆن واتە معەتەڕانەی کە لە بازاڕەکان هەن کە بە تایبەتی بۆ بنهەنگڵ بەکاردەهێنرێ و بۆنی ناخۆش و ئارەقە دەبڕێ، ئەوە ئەمەیان دروستە ئافرەت بۆ دەرەوە بەکاری بێنێ. بەڵام بۆن و عەتر، کشمیر و هاوای و ئەمریکانە و حەڕەم و هاوشێوەی ئەوانە کە بۆنیان تیژە و لەلایەن پیاوانەوە هەست بە بۆنیان دەکرێ، دروست نییە و نابێ ئافرەت لە دەرەوەی ماڵ خۆی پێوەندار بکات. بەڵام ئەم جۆرە بۆنانەی کە باسمان کردن و بۆنیان تیژە وەک هاوای و کشمیر و هەتا دوایی زۆر دروستە و دەبێ و پێویستە ئافرەت بۆ مێردەکەی خۆی پێ بۆن خۆش بکات و سەرنجی مێردەکەی بۆ لای خۆی پێڕابکێشێ و کە خۆشەویستی زیاتر دەکات. مەرجی شەشەم، لاپەڕە 77. پۆشاکەکە نابێ بەزلی پیاوان بچێت. لەو دیاردانەی بە تایبەتی لە ناو ئافرەتان بۆ تەشتێکی باو و ئاسایی، لاساییکردنەوە و لەبەرکردنی جلوبەرگە لە نێوان ئافرەتان و پیاواندا. جا لەم بارەوە چەندەها فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتووە کە قەدەغە و ڕێگری دەکات، وەک دەفەرمێ: لعن رسول الله صلى الله عليه وسلم الرجل يلبس لبسة المرأة والمرأة تلبس لبسة الرجل. واتا پیغمبری خوا صلی الله عليه وسلم لعنتی لو پیاوە کردووە کە جلو پۆشاکی ئافرەتان لەبەردەکات، نەفرەتیشی لەو ئافرەتە کردووە کە جلوبەرجی پیاوان لەبەردەکات. و هەروەها عەبدوڵڵای کوڕی عومەر گوتوویەتی گوێبیستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بووم کە دەیفەرموو: ليس منا من تشبه بالرجال من النساء ولا من تشبه بالنساء من الرجال. واتا ئەو ئافرەتەی لاسایی پیاوان بکاتەوە و خۆی پێیان بچوێنێ لە ئێمە نییە، هەروە ئەو پیاوەش کە خۆی بە ئافرەتان بچوێنێ و لاساییان بکاتەوە لە ئێمە نییە. ئیبن عەباس گوتوویەتی: لعن رسول الله صلى الله عليه وسلم المتشبهين من الرجال بالنساء والمتشبهات من النساء بالرجال. واتا پێغەمبەر صلی الله عليه وسلم نەفرەتی لەو پیاوانە کردووە کە جلوبەرگ و شێواز و ڕەفتاری خۆیان بە ئافرەتان دەچوێنن، هەروە نەفرەتی لەو ئافرەتانە کردووە کە لاسایی پیاوان دەکەنەوە و خۆیان پێدەچوێنن لە جلو پۆشاک و ڕەفتاریان. هەروەها ئیبن عەباس گوتوویەتی: لعن النبي صلى الله عليه وسلم المخنثين من الرجال والمترجلات من النساء، وقال: أخرجوهم من بيوتكم. قال: فأخرج النبي صلى الله عليه وسلم فلانا وأخرج عمر فلانا. واتا پیغمبر صلى الله عليه وسلم نفرتی لە پیاوە ژنانەکان کردووە، نفرتی لەو ئافرەتانەش کردووە کە خۆیان وەک پیاوان دەنوێنن. پیغمبر صلى الله عليه وسلم فەرمووی: ئەو جۆرە کەسانە لە ماڵەکانتان دەرکەن. ئیبن عەباس گوتی: پیغمبر صلى الله عليه وسلم فلانە پیاوی ژنانی لە ماڵ دەرکرد، عومەریش فلانە پیاوی ژنانی لە ماڵ دەرکرد. عەبدوڵڵای کوڕی عومەر گوتوویەتی پیغمبری خوا صلى الله عليه وسلم فەرموویەتی: ثلاث لا يدخلن الجنة ولا ينظر الله إليهم يوم القيامة: العاق والديه، والمرأة المترجلة، المتشبهة بالرجال، والديوث. واتا سێکەس هەناس نەبەهەشت خوا لە ڕۆژی قیامەت تەمەشایان ناکات، ئەو کەسەی دڵی دایک و باوکی ئازار دەدات و لەسەر چاکە سەرپێچیان دەکات، ئەو ئافرەتەش خۆی بە پیاوان دەچوێنێ و لاساییان دەکاتەوە، ئەو کەسەش غیرەتی نەبێ و شەڕەف و ناموسی خۆی بۆ خەڵک بکاتە ڕوو، واتا گەوات. ئیبن حەجەری عەسقەلانی دەربارەی لاسایی و خۆچواندنی ئافرەتان و پیاوان بە یەکتری دەڵێ: مەبەست لاسایی و خۆچواندنە حەڕامی نێوانیان، خۆچواندن و لاسایی پۆشاک و جلوبەرگ و خۆجوانکردن و قسە و چۆنیەتی ڕۆیشتنە. هەروەها دەڵێ سەبارەت بە شێواز و جۆری پۆشاک ئەوە بەپێی دابوونەریتی هەر وڵاتێکە و جیاوازی هەیە، چونکە زۆر قەوم هەن کە جلوبەرجی ژن و پیاوانیان جیاوازیان نییە، بەڵام ئەوەی کە ئافرەتی پێجیا دەکرێتەوە خۆ داپۆشین و باڵاپۆشیە. لە ڕاستیدا ئەم فەرموودانە هەڕەشی ترسناک و زۆر گەورن لەسەر دوا ڕۆژ و سەرنجامی ئەو جۆرە ئافرەتانە بە تایبەتی و پیاوان بەگشتی. ئەوە تا لەم ڕۆژگاری ئێستا ئافرەتان سترێژ و پانتۆڵ و کراس، پانتۆڵ و بلوزی تەسک و چاکەت و پانتۆڵ بەسەر پۆشێکەوە دەپۆشن بە شێوەیەکی لە خشتەبەر و ڕازاوە و سەرنجڕاکێش کە لەشیان بە مجەستەمی بەدەردەخەن، کە پیاوان دەوروژێن و شەیدایان دەکەن و دڵیان ڕادەکێشن و بەرەو گوناهیان سەرکێش دەکەن کە جگە لە گوناهکردنی خۆیان و بەر ئەو لعنەت و بێبەریەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەکەون کە لە فەرموودەکان باسکران.
با ئەو ئافرەتانە نوێژیش بکەن و ڕۆژش بگرن ئەوە لە ڕەحمەت و بەزەی خوا بێبەشن و ناسنە بەهەشتەوە بۆنیشی ناکەن وەک لە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم داهاتووە کەواتە دەبێ ئافرەتان بیر لە چارەنووسی خۆیان بکەنەوە کە ڕەنجیان بە فیڕۆ نەڕوات و قیامەتیان لە کیس نەچێت و دۆزەخ جێیان نەبێت گەر ئافرەتێک بڕوای تەواوی بەخوای گەورە و پێغەمبەر صلی الله عليه وسلم هەبێت لە دینی خوا حاڵی بێت و لە قیامەتی خۆی بترسێ هەرگیز ئەم جۆرە پۆشاکە سەرشۆڕکەر و لە خشتەبەر و قێزەونە لەبەر ناکات. مەرجی حەوتەم لاپەڕە 82 نابێت بە جلوبەرجی ئافرەتی کافر بچێت. دیارە موسڵمان بە ئافرەت و پیاوەوە خاوەن کەسایەتی جۆری پۆشاک و جلی تایبەتین تا شەرمگە و عەوڕەت و خۆیانی پێپۆشتە بکەن کە نابێ لاسایی بێبڕوایان بکرێتەوە لەو جلوبەرگ و داب و نەریت و ناشرین و قێزەونانەی کە کەسایەتی موسڵمان لەکەدار دەکەن. جایەک لەو شتانی ئافرەتان لاسایی دەکەنەوە جلو و پۆشاکی ئافرەتانی ڕۆژئاواییە کە لەسەر ئافرەتی موسڵمان حرامە بەکارهێنانی. ئەوە تا ئیبن عومەر ڕەزای خوای لێبێت گوتوویەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی من تشبه بقوم فهو منهم واتە هەر کەسێک خۆی بە قەومێک بتوێنێ ئەوە ئەو کەسە لەوانە. خوای گەورەش دەفەرموێ ألم يأن للذين آمنوا أن تخشع قلوبهم لذكر الله وما نزل من الحق ولا يكونوا كالذين أوتوا الكتاب من قبل فطال عليهم الأمد فقست قلوبهم وكثير منهم فاسقون. واتا بۆ کەسانی خاوەن باوەڕ ئاخۆ ئەو دەمە نەگەییوە کە دڵیان بۆ یادی خوا و بۆ ئەو ڕاستی ناردوویەتی بکروچێنێ و بترسێ و لەو کەسانە نەبن کە لە پێشدا ئێمە کتێبمان دابوونێ و ئەوسا لە پاشماوەیەکی زۆر تووشی دڵڕەقی هاتن و زۆربەیان لە ڕێلایاندا. ئیبن کەسیر لە ڕاوەی ئەم ئاەتەدا گوتوویەتی لەبەر ئەمەیە خوا ڕێگری لە بڕواداران کردووە کە بە کار و بارە بنەڕەتی و نابنەڕەتیەکان خۆیان پێ بچوێن و لاسەیەم بکەنەوە. ئیبن تەیمیەش گوتوویەتی خوای گەورە لەم ئاەتە دەفەرموێ وەلا یەکونوا واتە لەو کەسانە نەبن. ئەمە ڕێگر و نەهیەکی ڕەها و مطلقە لە لاساییکردنەوە و خۆپێچواندنیان هەروەها تایبەتە بە ڕێگریکردن و نەهی لە خۆچواندن و لاساکردنەوەیان لە دڵڕەقیاندا. دڵڕەقیش لە بەرهەمی گوناه و سەرپێچیە. بێگومان خۆچواندن و لاساییکردنەوە جل و پۆشاکیش دەگرێتەوە. ئەوە تا عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاس گوتوویەتی رأى رسول الله صلى الله عليه وسلم علي ثوبين معصفرين فقال إن هذه من ثياب الكفار فلا تلبسها. واتا پیغمبر صلى الله عليه وسلم منی بینی دوو پۆشاکی سوورم لەبەرە فەرمووی ئەم پۆشاکەهی کافرانە لەبەری مەکە. صحیح مسلم. مەرجی هەشتەم لاپەڕە 85 پۆشاکەکە نابێ بۆ ناو و شۆڕەت و فیسکردنەوە بێت. یەکێک لە سیفەتە جوانەکانی موسڵمان بەژن و پیاوە ئەوەیە کە فیز و شانازی بەسەر خەڵکیدا ناکات و خۆی لێیاندیا ناکاتەوە و خۆی بە گەورەتر نازانێت. بەڵام کاتێ شەیتان بەسەر دڵیدا زاڵ دەبێت و لە خشتەی دەبات و خۆشەویستی دنیا بەسەریدا زاڵ دەبێ ڕاستەقینە و ماهیەتی خۆی لەبیر دەکات. حەز دەکات جل و پۆشاکێک لەبەر بکات کە شانازی پێوە بکات و فیز و پۆزی پێلێ بدات. پۆشینی پۆشاکیش بەم نیازەوە خاوەنەکەی بەرەو ئاگری دۆزەخ سەرکێش دەکات. ئیبن عومەر گوتوویەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی من لبس ثوب شهرة في الدنيا ألبسه الله ثوب مذلة يوم القيامة ثم ألهب فيه نارا. واتا هەر کەسێک جل و پۆشاچێک بۆ ناو شۆڕەت و ناوبانجی لەبەر بکات خوای گەورە لە ڕۆژی سەڵا پۆشاچی ڕیسوایی و زەبوونی لەبەر دەکات پاشان ئاگری تێبەردەدات. دیارە پۆشاچی ناو و شۆڕەت گشت ئەو جل و پۆشاکە دەگرێتەوە کە مەبەست پێی لە نێو خەڵکیدا ناوی پێدەر بکرێ. جا ئەو پۆشاکە گرانبەها بێت کە شانازی پێ بکرێت یان پۆشاکەکە کەمبەها بێت و بۆ دەرخستنی زوهد و ڕیایی بێت. شەوکانی لە نەیل الأوطاردا گوتوویەتی ابن الأثير دەڵێ الشهير ظهور الشيء والمراد أن ثوبه يشتهر بين الناس لمخالفة لونه لألوان ثيابهم فيرفع الناس إليه أبصارهم ويختال عليهم بالعجب والتكبر.
واتە ناوبانجی و ناو و شۆرەت بریتە لە دەرخستنی شت مەبەست پێی ئەوە بێ کە پۆشاکەکە لە جیاوازی ڕەنگەکەی لە ڕەنجی پۆشاکی خەڵکی ناو و شۆرەت لە نێو خەڵکی دەربکات و خەڵکی تەماشای بکەن ئەویش بە فیز و لوتبەرزی و سەرسامیەوە شانازیان بەسەردا بکات. بەڵام ئەوەی شایانی ئاماژە پێکردنە ئەوەیە کە پێویستە جیاوازی بکرێ لە نێوان ئەو جل و پۆشاکەی کە بۆ فیز و شانازی لەبەردەکرێت کە حەرامە، هەروە لە نێوان ئەو جل و پۆشاکەی بە مەبەستی جوانی و پۆشتەیی و ڕێک و پێچی لەبەردەکرێ و شانازی پێناکرێ و دروستە و حەڵاڵە. ئیبن مەسعود گوتوویەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی لا يدخل الجنة من كان في قلبه مثقال ذرة من كبر. قال رجل إن الرجل يحب أن يكون ثوبه حسنا ونعله حسنا. قال إن الله جميل يحب الجمال. الكبر بطر الحق وغمط الناس. واتا کەسێک تۆزقالێک خۆ بە گەورەزانی لە دڵدا بێت ناچێتە بەهەشت. پیاوێک گوتی پیاو هەیە حەز دەکات جل و پۆشاکی باش و جوان و ڕێک و پێک لەبەر بکات، پێڵاوەکەی جوان و باش بێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی خوا جوانە و جوانی خۆش دەوێت. خۆ بە گەورەزانی و لوودبەرزی بریتیە لە حەق نەسەلماندن و بە سوکسەیرکردنی خەڵکی. ئیبن تەیمیە لە مەجموع الفتاوادا گوتوویەتی من لبس جميل الثياب إظهارا لنعمة الله أو استعانة على طاعة الله كان مأجورا. واتا هر کەسێک پۆشاکی جوان لەبەر بکات بۆ ئەوەی نیعمەت و بەهرەی خوا بەدەر بخات یان بەهۆیەوە تاعەت و بەرفەرمانی خوای پێ بکات ئەوە پاداشتی لەسەر وەردەگرێت. دەشکرێ پۆشاک و جلێک لەبەر بکرێت کە گرانبەها بێت، بەڵام بە مەرزی دڵنیابوون لە لوودبەرزی و شانازی نەکردن بەسەر خەڵکی. هەروە شوێنەواری نیعمەتی خوای گەورە لەسەر ڕنگ بداتەوە، باسی نیعمەتی خوا لەسەر خۆی بکرێ. وأما بنعمة ربك فحدث. پیغمبر صلى الله عليه وسلم فرمویەتی إن الله يحب أن يرى أثر نعمته على عبده. واتا خوا حەز دەکات شوێنەواری نیعمەتەکەی لەسەر بەندەکەی خۆی ببینرێ. هەروە ئەبی ئەحواس لە مالیکی کوڕی نەزلیهی باوکیەوە دەژێڕێتەوە کە گوتوویەتی جل و پۆشاکێکی شڕم لەبەردا بوو. چوومە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەویش پێی گوتم ماڵ و سامانت هەیە؟ گوتم بەڵێ. فەرمووی چ جۆرە ماڵێک؟ گوتم هەموو جۆرە سامانێک کە خوا پێی بەخشیوم لە حوشتر و مانگە و مەڕووماڵات و ئەسب. فەرمووی گەر خوا ماڵ و سامانی پێبەخشیت با شوێنەواری نیعمەت و ڕێزی خوا بەسەرتەوە ببیندرێ. چێ لە باڵاپۆشی بەرپرسیارە؟ لاپەڕانەوەت. ئەو کەسانی لەسەر باڵاپۆشی و حیجاب پرسیاریان لێ دەکرێت بریتین لە یەکەم ئافرەتی موسڵمان خۆی. ئافرەتی موسڵمان هەر کاتێ خوێنی بێنوێژی واتە حەیضی بینی و بلوغی بوو ژیر بوو ئەوە ئەرچی دینی بەسەردا پێویست دەبێت و لەسەری واجبە کە خۆی باڵاپۆش بکات و پۆشاکی ئیسلامی بپۆشێ. و قورئان ئاراستەیان دەکات و دەفەرمێ يا أيها النبي قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين يدنين عليهن من جلابيبهن. واتا أي پێغەمبەر بە هاوسەرەکانت و کچەکانت و ئافرەتەکانی بڕواداران بڵێ با ئەباکانیان خۆیان داپۆشن. پێغەمبەریش صلی الله عليه وسلم بە ئەسمای کچی ئەبوو بەکری فەرموو يا أسماء إن المرأة إذا بلغت المحيض لم يصلح أن يرى منها إلا هذا وهذا، وأشار إلى وجهه وكفيه. هر وەک پێشتر مانا کراوە. دووەم سەرپەرشتیار واتە وەلی ئافرەتەکە. جا ئەو سەرپەرشتیار باوەک بێت یان کوڕ یان برا بێت یان مێرد. ئەوە سەبارەت بە باڵاپۆشی نەکردن بەرپرسیار و محاسبەی لەسەر دەکرێت. خوای گەورە لە سوورەتی التەحریم لە ئاەتی 6دا دەفەرمێ يا أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا وقودها الناس والحجارة عليها ملائكة غلاظ شداد لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون. واتا ئەی گەلی خاوەن باوەڕان خۆتان و خێزان و کەس و کاریشتان لەو ئاگرە بپارێزن کە سوتەمەنیەکەی لە مردم و بەردە فریشتەی بە زەبر و زەنگ و تند و تیژی لەسرە. خوا چۆنیان فەرمان پێ بکات
لە فەرمانی دەرناچن و هەرچی بەوانی دەستپێرێ بەجێ دێنن. ئەنەس گوتوویەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی: إن الله سائل كل راع عما استرعاه حفظ ذلك أم ضيع حتى يسأل الرجل عن أهل بيته. واتا خوا لە هەموو بەرپرسیارێک دەپرسێتەوە دەربارەی ئەوانەی کە لە بەردەستی ئەودان کە ئایا مافەکانی پاراستون یان بەزایی داون. تەنانەت پیاو دەربارەی خێزانی و ماڵ و منداڵی بەرپرسیارە و لێی دەپرسرێتەوە. کەواتە لەسەر هەموو سەرپەرشتیارێکی ئافرەتان پێویستە و دەبێ فەرمان بە ژن و کچەکانیان بکەن کە خۆیان باڵاپۆش بکەن و پۆشاکی ئیسلامی بپۆشن و کەمتەرخەمی تێدا نەکەن. جا ئەگەر فەرمانی پێ نەکردن و خۆی لێ بێ ئاگا و بەرپرسیار نەکرد، ئەوا سنووری خوای شکاندۆ و لە خوا یاخی بووە و تاوانبار و گوناهکاری گەورەیە. خوا دەفەرمێ لە سوورەتی بەقەرە ئایەتی 229: تلك حدود الله فلا تعتدوها. واتە ئەمە سنووری خوایە مەیشێنن. کەواتە دایک و باوکی بڕوادار کە نوێژ دەکات و ڕۆژ و دەگرێ دەبێ هەر لە منداڵیەوە کچەکانیان لەسەر حیجاب و باڵاپۆشی ڕابهێنن تا باڵاپۆشی لای کچەکانیان کە گەورە دەبن نەبێتە شتێکی نامە و زەحمەت و گران. بەواقعیش ئێمە ئەومان پیادە کرد و لەسەر کچەکەمان جێبەجێمان کرد. ئەوە بوو سوپاس بۆ خوا ئێستا عەبا پۆشە. تەنانەت خۆی داوای ئەوەی کرد کە عەبا بپۆشێ. ئەمەش لەبەر ئەوە بوو کە باڵاپۆشی لەلا خۆشەویست کراو هەر لە منداڵیەوە ڕامان هێنا بە پلەپلەیی. ئینجا تێگەیشتن لە مانە و شەرعیەتی باڵاپۆشی. بۆیە دایک و باوک کە خۆیان بە موسڵمان دەزانن یارمەتیدەری یەکترن بۆ ئەوەی کچەکانیان باڵاپۆش بکەن و ئەو ئەرکە گەورەیە لەسەر شانیان لابدەن. ئەجینا لە بەردەم خوای گەورەدا پرسیاریان لێ دەکرێت کە خۆتان بە موسڵمان دەزانی ئەدی بۆچی کچەکانتان سفور و باڵاپۆش نەبووە؟ ئەو کاتە وەڵامیان چی دەبێت؟ سێیەم، سەرۆک و دەسەڵاتداران. دەسەڵاتدارانی وڵاتی موسڵمانان بە پلەی سەرەکی بەرپرسیارن لە باڵاپۆشکردنی ئافرەتان و لەسەریان پێویستە ڕێ بە ئافرەتان نەدەنجل و پۆشاکێک بپۆشن کە پێچەوانەی فەرمانی خوا بێت. هەروە دەبێت دەستگاکانی ڕاگەیاندن بخاتە گەڕ بۆ هەندان و پاڵنانی ئافرەتان بە پۆشینی باڵاپۆشی و ڕەواز نەدان بە دیاردەی سفوری. لە هەمووانیش گرنگتر نەهێنانی جل و بەرجی ئامادەکرا و هاوردەیە کە نامۆیە بە دابوونەریتی موسڵمانان. هەروە بازرگانیکردنی منع بکات و ئاسانکاری بۆ نەکات و فرۆشتنیان قەدەغە بکات. چوارەم، مامۆستای ئاینی و بانگەوازکاران. ئەمانیش لەسەریانە بە بەردەوامی و بێوچان لە مینبەری مزگەوتەکان و کۆڕ و مەجلیسەکان و بە تایبەتی لە کاتی گەڕانەوەی ئافرەتان پۆشینی حیجاب و باڵاپۆشی بۆ موسڵمان ڕوون بکەنەوە کە ئافرەتان چ جۆرە جل و پۆشاکێک بپۆشن و مەرجەکانی باڵاپۆشیان بۆ باز بکەن، ئەو باڵاپۆشەی کە خوا و پێغەمبەرەکەی پێڕازین، نەک ئەوەی ئەوان ئارەزووی دەکەن. هەروە زۆر داکۆچی لەسەر بکەن و باسی پاداشتی باڵاپۆشی و سزای باڵانەپۆشی بکەن. پێنجەم، کەناڵە ئیسلامیەکان. ئەم کەناڵانە لە ڕێی خۆیانەوە دەتوانن هانی باڵاپۆشی بدەن و ڕووی ڕاستەقینەی باڵاپۆشیت بەدەربخەن. ئەمەش بەوە دەبێت کە ئافرەتە بێژەر و پێشکەشکاری بەرنامەکانیان بە شێوەیەک خۆیان باڵاپۆش بکەن کە گشت مەرجەکانی حیجابی تێدا هاتوێتە دی. لەو حاڵەتەدا ئەوان دەبنە مایە ئەوەی کە ئافرەتانی تر چاویان لێ بکەن. جا ئەگەر بە شێوەیەک دەربکەون کە مکیاز بکەن بە هەر بیانوێک بێت و برایان باریک بکەنەوە کە مایەی لعنەتە و سەرپۆشێکی گوڵگوڵی و ڕەنگاوڕەنگ و ڕازاوە بە مۆری و مەرجان و هاوشێوەیان و سەرنجڕاکێش و سەرپۆشێک کە بە تەواوەتی بە سەرسینگ نەهێنرێتە خوارەوە، جبە و مانتۆیەک کە لە ناو قەدەوە تەسک لەبەر بکەن، ئەوان نمونەی باڵاپۆشیێکی ناشەرعی و شێوا و ناتەندروست پیشان دەدەن کە ئۆباڵی گوناهی ئەو ئافرەتانە هەڵدەگرن کە چاویان لێ دەکەن. بە پێچەوانەوەش گەر بە حیجاب و باڵاپۆشێکی شەرعیانە کە باس کرا لە شاشەی کەناڵەکان دەرکەوتن، ئەوە هەر ئافرەتێک چاویان لێ بکات ئەوە بچاکە بۆیان دەنووسرێ. هەروەها ئەم کەناڵانە نابێ ڕەکلام و دیعایە بۆ نمایشگا و ئەو دوکانانە بکەن کە حیجاب و باڵاپۆشی تەسک و ڕازاوە و بریسکەدار و ناشەرعی دەفرۆشن، بە تایبەتی حیجاب و سەرپۆشە تورکیەکان کە حیجابی تەسک و تروسک و ناشەرعی و مەرجەکانی باڵاپۆشی لێ نایەتە دی و سەرنجڕاکێشەری کوڕ و پیاوانن. ئەو حیجابە تورکیانە تەنها دەبێ ئافرەتان بۆ کۆڕ و مەجلیسی ناوخۆیان لەبەری بکەن، ئەجینا بۆ دەرەوە بۆ پیاوی بێگانە دەبێ حیجابەکە ئابای بەسەردا شۆڕ بکرێتەوە. ئینجا دەبێتە ئەو حیجابەی کە خوا و پێغەمبەری پێی ڕازین و پاداشتی بەهشتی لەسەر بەدەست دێنن.
چەند ڕێنماییەکی پێویست بۆ ئافرەتانی باڵاپۆش و سەرپۆش بەسەر لاپەڕان 99. یەکەم، ئافرەتی مسلمانی باڵاپۆش دەبێ ئەوە بزانێت کە ئەم پۆشاکە ناسنامە و کەسایەتی و بۆنی ئافرەتی مسلمانە، دەبێ ڕێزی بگرێ و بە گەورەی دابنێ، تەنانەت ڕۆژێک لە ڕۆژان بەبیر و هیزریدا نەیەت، لە خۆی داماڵێ و لە خۆی بکاتەوە، نابێ لە ژێر فشار و گوشاری هیچ کەسێک تەنازولی لەسەر بکات، چونکە ژیانی ڕاستەقینەی ئافرەتی مسلمان بەم پۆشاکەیە کە خوا بووی هەڵبژاردووە و دەستەبەری بەهەشتە. دووەم، ئافرەتی باڵاپۆش دەبێ عەقیدە و بیر و باوەڕی وابێ کە تەنها ئەڵڵاه، کە تەنها خوای بەدیهێنەر شایستەی ئەوەی بپەرسترێ و تەنها ئەو دەبێ سەری ڕێز و نەوازشی بۆ دانەوێنرێ و سوجدە و کڕنوشی بۆ ببردرێ، هەروەها تەنها خوای بەخشندە ڕزق و ڕۆزی و بژێوی ژیانی دەدات، نەک کەسێکی تر. هەروەها دەبێت تەنها پشت بەخوا ببەستێ و داوای یارمەتی هەر لە خوا بکات و لە کەس نەپاڕێتەوە و هانا بۆ کەس نەبات جگە لە خوا. هەروەها دەبێ عەقیدەی وابێ گەر خوای مەزن بۆی نووسی بێ کە سوودێکی پێ بگات، گەر هەموو خاڵک کۆبنەوە نەهێڵن ئەو سودەی پێ بگات، ئەوە ئەو سودەی هەر پێدەگات. بە هەمان شێوە گەر خوای بەرز و مەزن بۆی نووسی بوو کە تووشی زیانێک بێت، گەر هەموو خاڵک کۆبنەوە نەهێڵن تووشی ببێ، ئەوە هەر تووشی دەبێت. ئافرەتی باڵاپۆش کە شتێکی لەدەست دەچێ یان کارێکی بەڵی خۆی بۆ نایە خەمبار نابێ، بەڵکو دڵی خۆی بەوە دەداتەوە کە خەیلی تێدایە و حکمەتی خوای تێدایە کە من نایزانم، هەروە ناڵێ خۆزگەوام کردایە و ئاوا دەبوو، بەڵکو دەڵێ ئەمەی کە ڕوویدا ئەمە قەدەری خوایە کە دەبێ ببێ. ئافرەتی باڵاپۆش دەبێ وەلا و دۆستایەتی و خۆشەویستی بۆ ئەو کەس و گروپانە هەبێ کە خوا و پێغەمبەریان خۆش دەوێ و بە قسەیان دەکەن و فەرمان و یاسای ئەوان جێبەجێ دەکەن و ڕێڕاستی ئیسلامیان گرتووە. هەروە دەبێ پشتگیری بکات و یارمەتیان بدات بە هەموو شێوەیەکەوە، بە پێچەوانەوەش نابێ ئەو کەس و گروپانی خۆش بێ و دۆستایەتیان بۆ بنوێنێ کە ڕێڕاستی ئیسلامیان نەگرتووە و دژایەتی خوا و پێغەمبەر و ئیسلام دەکەن و بە حکم و بڕیار و یاساکانی خوا ڕازی نین، نابێ هاوکاری و پشتیوانیان بکات و دەنجیان بۆ بدات. سێم، ڕێنماییەکی تایبەت بۆ ئەو ئافرەتە باڵاپۆشانەی کە لە کەناڵە تەلەڤیزیۆنی ئیسلامیەکان کاری بێژەری دەکەن ئەوەیە کە زۆر پابەند بن بە مەرجەکانی باڵاپۆشی، مکیاز نەکەن و برۆیان باریک نەکەنەوە، وەک دەبینین بوونەتە مای ئەوە کە ئافرەتانی تر چاویان لێ بکەن لەو کاتەی کە لە شاشە بە دەردەکەون بە برۆ باریک کراوی و سوورا و سپیا و کراوی و خۆڕازاوایی و سەرپۆشەکانیان بەسەر سینگ و بەرۆچیان دانادەنەوە و سینجیان بە زەقی بە دەردەکەوێ و بوونەتە پێشەنجی خراپ، کەواتە با لەخوا بترسن نەکەونە بەر هەڕەشەی لعنەتی پێغەمبەری ئازیزمان صلی الله عليه وسلم. چوارەم، ئافرەتی باڵاپۆش زۆر ئاگادار بێ نەکەوێتە هەڵەی گەورە و زەقەوە کە خۆی ببێتە نمونەی خراپ بۆ ئیسلام کە ئافرەتی باڵاپۆشی پێلەکەدار بکرێ. پێنجەم، بە جوانترین ئاداب و ڕەفتاری ئیسلامیانە هەڵسوکەوت بکات لە ماڵەوە یان لە دەرەوەی ماڵ، بە تایبەتی لە فەرمانگە و دامەزراوەکانی میری. هەروە دەبێت لەگەڵ خوشکە مسلمانەکانی دەقسە شیرین و ڕووخۆش بێ و بێفیز و سینە فراوان و لێبوردە بێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ الکەلیمەة الطەیبە صەدەقە، واتە وتەی جوان و قسەی خۆش خێر و سەدەقەیە. هەروەها دەفەرمێ تەبەسسومکە فی وەجهی ئەخیکە صەدەقە، واتە خەندەت بە ڕووی براکەت خێر و سەدەقەیە. بەڵام دەوێت ئافرەت ئاگادار بێت نابێت گاڵتە و سەعبەت قسە بە ناز و ناسچی و پێکەنین لەگەڵ پیاوانی بێگانەدا بکات، وەک لە فەرمانگە و دامەزراوەکان دەبینرێت، چونکە پیاوی دڵپیس و نەخۆشی وا هەیە بە مەبەستێکی خراپ لێشی دەداتەوە و وا دەزانێ حەزی لێ دەکات. هەروە نابێت چاوی لە چاو پیاوی بێگانە بکات، بەڵکو دەبێت چاوی دانەوێنێ، وەک خوای گەورە دەفەرمێ، هەروەک خوای گەورە لە سوورەتی ئەنور ئاياتی 31دا دەفەرمێ وەقل للمؤمنات یغضضن من ئەبصارهن، واتە بە ئافرەتە بڕوادارەکان بڵێ لە بەرامبەر پیاوە بێگانەکان چاویان دانەوێن و چاویان لە چاویان نەکەن. شەشەم، ئافرەتی مسلمان بە پۆشینی ئەم پۆشاکە پیرۆزە دەبێت خۆی پێڕێزدار بێت و جێی شانازی بێت، بزانێت خوا ڕێزی گرتووە کە ئەم پۆشاکەی بۆ هەڵبژاردووە تا بەهۆیەوە بەهەشت دەستەبەر بکات. هەردەم خۆی بە ڕۆشنبیرتر بزانێت لە چاو ئافرەتانێ کە ئەم پۆشاکە بە بەها و پیرۆزە ناپۆشن و دوای مۆدێل و ئافرەتی ڕۆژئاوایی بێبەخت کەوتون.
با ئەو ئافرەتە سفورانش بەناو بڕوانامە بەرزیشان هەبێت چونکە لە لای خوای گەورە بەرزی و بەڕێزی لە خواترسان و خۆپارێزی لە گوناهانە وەک خوای گەورە دەفەرمێت لە سوورەتی الحجرات ئاەتی 12 ئین ئەکرەمەکم عیند الله ئەتقاکم. حەفتەم، هەر کاتێ ویستی بچێتە دەرەوە با لە بەردەم ئاوێنەی گەورەدا سەرنجی خۆی بدات کە ئایا سەر و سینگ و بەرۆچی و کەمەرەی جواندا پۆشراوە و هیچ شوێنێکی بە دەرەوەیە ویا بەزەقی دەرکەوتووە و ئایا سەرپۆشەکەی بە تەواوی بەسەر سینگ و مەمچی داهێناوەتە خوارەوە کە ئەوەش ئەسڵی مەبەستە. هەشتەم، وەک بەرچاو دەکەوێ هەندێ ئافرەتی باڵاپۆش کاتێ بە شەقامێکی تەڕ و قوڕاوی دەڕۆن دامەنی پۆشاکەکەیان هەڵدەکەن بۆ ئەوی پیس نەبێت و تەڕ نەبێت کە بەمەش قاتیان بەدەردەکەوێت بەمەش پیاوان دەیبین و گوناهبار دەبن. با لێگەڕێن پۆشاکەکەیان تەڕ و پیس بێت بەڵام با ئەوان تووشی گوناه نەبن هەرچەندە بەو تەڕبوونە جلەکەی بێنوێژ نابێت. نۆیەم، دەبینرێ هەندێک لە ئافرەتانی باڵاپۆش و نیمچە باڵاپۆش بە مکیاج و خۆ ئارایشتەوە دێنە دەرەوە و چاویلکەیەکی بۆ جوانی لە چاو دەکەن یان لەسەر سەرپۆشەکەیان دایدەنێن. ئەم کارە حرامە و بە تەبەڕوج دادەنرێ، تەبەڕوجیش بە گوناهە گەورەکان دادەنرێ. دەبێت ئافرەت خۆ ئارایشکردنی تەنها بۆ مێردەکەی بێت و بەس. دەیەم، ئامۆژگاریەکی تایبەتم هەیە بۆ ئافرەتانەی کە پانتۆڵ و سترێژ و بلوزێکی تەسک لەبەردەکەن کە سینگ و لەشیان بە زەقی بەدەردەخەن و سەرپۆشێکی عادەتی دەپۆشن کە پەرچەمیان و نیوەی سەریان بە دەرەوەیە یان سەرپۆشێکی تەواو دەپۆشن و مکیاج بۆ دەرەوە دەکەن با تەوبە بکەن و خۆیان بە تەواوی باڵاپۆش بکەن و ئەو مەرجانەی تێدا بێن نەدی کە پێشتر باسکرا. ئەجنە با ئەو سەرپۆشەی سەرسەریان لاب بن و باڵاپۆشی لە بەرچاوی خەڵک ناشرین نەکەن و نەیشێوێنن. با ئەوەش بزانن لە لای خوا ئەم جۆرە جل لەبەرکردنە هیچ نرخێکی نییە و لە جیاتی پاداشت سزا دەخۆن. یازدەم، ئافرەتی باڵاپۆش نابێ بەشداری لە بۆنە و ئاهەنجێ بکات کە کچ و کوڕ و پیا و ژنی تێدا تێکەڵ بن بە تایبەتی ئاهەنجی بوو گواستنەوەی ناشەرعی و هەروە نابێ ئەو دلە بەناو کوردیەی ئێستا لەبەر بکات کە تەنکە و لەشی تێدا بە دەردەکەوێت با سەرپۆشیشی لەسەر بێت هەر ناشەرعیە و جائیز نییە و حەرامە. دوازدە، گەر ئافرەتی باڵاپۆش شووی کرد بە هیچ شێوەیەک نابێ نە لە ڕۆژی نیشان و نە لە ڕۆژی گواستنەوە بکیات بکات کە پیاوی بێگانە بیبینێ. هەروە نابێ سەرپۆشەکەی سەری دابنێت و خۆی باڵاپۆش نەکات. هەروەها نابێ ئەو بەدلەبوچێنیە لەبەر بکات کە ئێستا باوە و مایەی شەرمەزاریە دا بۆ ئەوی بە ئابڕۆوە دەربکەوێ با باڵاپۆشیەکی تایبەت بەو بۆنەیەوە بدورێ کە گشت مەرجەکانی پۆشاکی ئافرەتی موسڵمانی تێدا بێتە دی کە ببێتە پێشەنگ و ئافرەتانی تریش چاوی لێ بکەن. بۆ زانینی ئافرەتە باڵاپۆشە بەڕێزەکان لەم ڕۆژگاری ئێستادا ئافرەتی باڵاپۆشی لە خواترس هەبووە کە بۆ ڕۆژی گواستنەوە باڵاپۆشیەکەی تایبەت بە بوچێنی بە دوورین داوە و لە ڕۆژی گواستنەوەیدا بەو پەڕی سەربەرزیەوە پۆشیوێتی و جێی شانازی بووە. ڕازی نەبوو بەدلەی بوچێنی نیمچە ڕۆد لەبەر بکات کە مایەی سەرشۆڕی و بێغیرەتیە. سێزدە، لە کاتی دانیشتندا قاز لەسەر قاز دانەنێ کە نیشانەیەکی خۆ بزلزانیە و سەرنجڕاکێشە. دەریش کەوتووە کە بەشێک لە هۆکارەکانی ئازاری سەر و قاچ و پشت دەگەڕێتەوە بۆ قاچ خستنە سەر قاچ. چواردە، لە پێش چاوی بێگانە و لە ناو بازار و فەرمانگەکاندا بنێشت نەجوێ چونکە سەنگینی و کەسایەتی و ئافرەتەدا دەبەزێنێ. پازدەم، کاتێک لەگەڵ مێردەکەی یا دەستگیرانەکەی بە ڕێگادا دەڕۆن دەست نەخەنە دەستی یەکترەوە گوایە ئەمە نیشانەی خۆشەویستیانە ئەگەر سی حەڵاڵیش بێت. باژن لە ماڵدا لەگەڵ مێردەکەی دەستی خۆشەویستی بخەنە ناو دەستی یەکتری. 16، نابێت بە هیچ شێوەیەک نهێنی خێزانی و جوودبوون بۆ هاوڕێ و هیچ کەسێکی دیکە باز بکات. باسکردنی نهێنی ژن و مێرد بۆ خەڵکی حەرامە و لە لای خوا بە خراپترین خەڵک دادەنرێ وەک پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ إن من أشر الناس عند الله منزلة يوم القيامة الرجل يفضي إلى امرأته وتفضي إليه ثم ينشر سرها. صحيح مسلم. حەفدەم، ئافرەتی محەجەبە بە هیچ شێوەیەک نابێتەوە لەگەڵ هیچ پیاوێکی بێگانە بکات جا لە هەر پلە و پایەک بێت چونکە تەوقەکردن لەگەڵ پیاوی بێگانە حەرامە. معقلی کوڕی یەسار دەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ لأن يطعن في رأس أحدكم بمخيط من حديد خير له من أن يمس امرأة لا تحل له. واتە بەشوژن و دەرزی گەورە لەسەر یەکێکتان بدرێ باشترە
لەوەی دەستی بەردەستی ژنێک بکەوێ کە بۆی حەڵاڵ نییە. هەروەها خاتو عائیشە ڕەزای خوای لێبێ گوتوویەتی: والله ما مست يده يد امرأة قط في المبايعة. صحيح البخاري. واتا بخوا هرگیز پێغەمبەر صلى الله عليه وسلم دەستی بەدەستی هیچ ئافرەتێک نەکەوتووە لە پەیمانداندا. چەند نمونەیەکی ئەو حیجاب و باڵاپۆشیانەی شەرعین کە خوا و پێغەمبەرەکەی صلى الله عليه وسلم پێ رازین و مای چوونە بەهەشتن لە کۆتایی نامیلکەکەدا دانراوە. ژیاننامەی نووسەر نەوا محەممەد سعید لە ساڵی 1965 لە کۆیە لەدایک بووە. قۆناغی سەرەتایی و ناوەندی و ئامادەیی لە کۆیە تەواو کردووە. ئەندامی کۆمەڵەی خۆشنووسانی عێراقە، ئەندامی کۆمەڵەی خۆشنووسانی کوردستانە، ئەندامی سەندیکای هونەرمەندانی کوردستان بووە، ئەندامی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانە، ئەندامی سەندیکای ڕۆژنامەنووسانی نێودەوڵەتی IFG-ە. لە ساڵی 1970 تاکو ساڵی 2017 پتر لە 35 پێشانگای خۆشنووسی تاکو هاوبەش لە کوردستان و عێراق و ڕۆژهەڵاتی ناوەند و جیهاندا بەشداری کردووە. پتر لە 25 خەڵات و ڕێزلێنانی پێشبڕچەی خۆشنووسی لەسەر ئاستی هەرێم و عێراق و جیهان پێبەخشراوە. 27 کتێب و نامیلکەی چاپ کراوە. ناونیشانی زیاتر لە 440 کتێب و نامیلکە و چەندین گۆڤاری کوردی نووسیوە. خوێنەری بەڕێز، ئەم کتێبە بە کۆتا هات.